یەکسانی وەک ڕێکخراوێکی مەدەنی ئەرکی دروستکردنی هۆشیاری نەتەوەیی و پاراستنی ناسنامەشە بۆ بەرگریکردن لە مافی مرۆڤ و ئازادیەکان تا هەمووان بە ئاشتی و ئازادی. سەنگەری پێشەوەش ڕۆژئاوایە بە نیازی شکاندنی ئەو سەنگەرە دۆزی کورد بە تەواوی بسووتێ و بکەوێتە بەر چارەنووسی مان و نەمان. لە گرتنی شێخ مەقسوود و ئەشرەفیە چەندین تاوانی گەورەمان بینی کە بەرامبەر بە گەلەکەمان ئەکرێت لە ڕۆژئاوا و بەرامبەر بە خەڵکی مەدەنی ئەکرێت. ڕێکخراوی ئازادبوون هەر وەکو پێشتر وەکو چالاکیەکانی پێشتری دۆزی نەتەوەیی کوردی لە هەموو پارچەکانی کوردستان بە دۆزێکی یاخود بڵین بە یەکەیەکی مێژووی لێکدانەبڕاو بینیوە، نەک وەک ئەوەی کە وڵاتێکی پارچە پارچە کراو بێ. بۆیە وەک ناوەندێکی مەدەنی بە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان زانیەوە جارێکی تر لەم دۆخەیە هەڵوێستی خۆمان یاخود کۆکردنەوەی خەڵکانی دڵسۆز و تایبەتمەند و پسپۆر گفتوگۆیەکی جددی بکەنەوە لەبارەی ئەم دۆخەی کە ڕۆژئاوای تێدایە، ببینە هۆکارێک بۆ بەرچاوڕوونی باشتریان ئەو خەم و بەرپرسیارەتی هەڵبگرین بەرامبەر بەگەلێک کە چەندین جار جینۆساید کراوە و دنیا لێ بێدەنگە. هەر لەو سۆنگەیەوە ئەمڕۆ کۆڕی ئەمڕۆمان تەرخان کردووە بە بابەتێکی تەواو اختصاسی و یاسایی بە بەشداری هەردوو بەڕێزان بە سپاسەوە دکتۆر حاکم شێخ لەتیف و دکتۆر عیباد ئیبراهیم کە هەردووکیان پسپۆری یاساییان هەیە. هەرچەنە حاکم شێخ لەتیف و دکتۆر عیباد پێیان خۆش نییە تایتڵەکانیان باس بکرێت، بەڵام بۆ ئەوەی کە بزانین کە ئەم دکتۆر حاکم شێخ لەتیف ئەندامی پەرلەمان بووە و پێشتر دادوەر بووە و ئێستش بۆ ماوەی 25 ساڵە لە زانکۆکانی سنووری سلەیمانی لە کۆلێژەکانی یاسای دەستوری و یاساکانی تریشی وتۆتەوە، خۆی هەر ئەوەندەی ناردبوو بۆمان. دکتۆر عیباد پرۆفیسۆری یاریدەدەرە لە یاسای نێودەوڵەتی گشتی لە زانکۆی جیهان، ئەزمموی زیاتر لە 15 ساڵی ئەکادمی لە یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤ هەیە و مافی کەمینەکان و یاسای مرۆیی نێودەوڵەتی و سەروەری یاسا. ئەندامی پێشووی فاکەڵتی زانکۆی ئازادی ئیسلامی سنەیە، بەرپرسی کاروباری نێودەوڵەتی بۆ بەڕێوەبەری سەنتەری توێژینەوە بۆ خوێندنی کوردی ئەوزام لە ئەڵمانیا. دکتۆر بەڵێ لێکۆڵینەوەکانی دەربارەی چارەی خۆنووسین، دادپەروەری جێندەری، جینۆساید، ئیکۆساید، تاوانباری نێودەوڵەتی، چوارچێوەی یاسا و کاریگەریان لەسەر مافی کەمینەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەشداری چەندین پرۆژەی نێودەوڵەتی کردووە کە لەلایەن یەکێتی ئەوروپا و وەزارەتی دەرەوەی فیدراڵی ئەڵمانیا و دامەزراوەی کۆنڕاد. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری سەنتەری کاروباری یاسایی سلەیمانی و ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری زانستی زانکۆی جیهانە. بەڕێوەبەری ناوەندی توێژینەوە بووە توێژینەوەی کوردی بۆ لە 2019 بۆ 2020 و ئەندامی پرۆژەی ئۆپاتل ئێراسمۆس لە زانکۆی لایپزیگ لە ئەڵمانیا. چەندین وانەی ئەکادمی و لە ناوەندە ئەکادمی و مەدەنیەکان وتۆتەوە. بەڕێز دکتۆر لەتیف بابەتەکەیمان خۆی اختصاسی دەستورە، بەڵام لەسەر لایەنە باش و خراپەکانی مەرسومی ژمارە 13 ساڵی 2026 و دڵنیایی لە جێبەجێکردنی و پێگەی یاسایی و زامنی مافەکانمان لە ڕۆژئاوا لەم بڕیارە مەرسومیە بۆم شی دەکاتەوە و سپاسیەکەین. دکتۆر گیان سعات کاتی هەیە زۆر باش کەمتریش دەتوانم. زۆر باشە وێنای خۆی گەورە میهرەبان بەخێراتنتان ئەەکەم. زۆر سپاس بەڕاستی لەم کاتەیە کە هاتوون ئامادە بوون لە کاتی خۆتان گرتووە. لەسەر بڵین دوای مناقەشە بڕیارماندا لەسەرەوە قسە بکەین بجۆرەی اختصاسەکە لەسەبارەت ئەم مەرسومەی کە سەرۆکۆماری سووریای کاتی دەری کردووە ژمارە 13 ساڵی 2026. من لە پێشەوە باسیەوە کەم ئایا سەرۆکۆمار دەسەڵاتی ئەمەی هەیە بە جۆرەی هەر خودی ئەو ئەعلانە دەستوری خۆی ئەعلانی کردووە. دووەمیش ئایا ئەمە بابەتی مەرسومە
بڵێن لەمان لە ڕووی شکلیەوە لە ڕووی شێوەیەوە ئەنجا دێمە سەر ناوەڕۆکەکەی لایانی باسی لایەنە باشەکانی دەکەم و هەروەها باسی لایەنە خراپەکانی دەکەم لەگەڵ کەم و کورتیەکان. ئەوە تقریباً چوارچەوەی بابەتەکەی بۆی سەرەتا و کۆتاییتان لێ دیار بێ. طبعاً سەبارەت بە لایەنە شکلەکەی ئایا ئەم بابەتی مەرسوومە یاخود بابەتی مەرسووم نییە و ئایا سەرۆک کۆمار بە گوێرەی خودی ئەو ئیعلانە دەستووریە مافی دەستکردنی مەرسوومی هەیە ئەم دوو بابەتە. طبعاً جارێ لە پێش هەموو شتێکەوە ئەم سەرۆک کۆمار بە گوێرەی ئیعلانی دەستووری کە طبعاً دەستوورێکی کاتیە هیچ بنەماکانی دەستوورێکی دیموکراتی تێدا نییە ئێستا تۆزێک کە باسی دەکەم هەر خودی ئەوە باسیەوەی نەکردووە سەرۆک کۆمار دەسەڵاتی دەرکردنی مەرسوومی هەبێت. بەینەما دەستووری وڵاتان دەڵێت سەرۆک کۆمار یەکێک لەو میکانیزمانەی کە دەیگرێتە بەر بۆ ئەنجامدانی کارەکانی مەرسوومە قەرارە لەمە ئێرە دەڵێ ئیجراعات و قەرارات نەیوتۆ مەرسووم کابێ بە شتێک دەری کردووە کە ئەسڵەن ئیعلانەکەی خۆی کە خۆی دەری کردووە نەیاوەتی. ئەمە نقطەیەک. دووەم ئەگەر باوەشی دابنین ئەم دەسەڵاتی دەرکردنی مەرسوومی هەیە. خۆی مەرسووم هەمومان دەزانینەوەی قانونیەکان دوو جۆرن مەرسوومی تەنزیمی لەگەڵ مەرسوومی فەردی. تەنزیمی ئەوەیە شتێکی گشتی ڕێک دەخات. مەسەڵەن بۆ نمونە پەیڕەوی ناوخۆی سەرۆکایەتی کۆمار یان ئیعلانی حالەی تەوارئ لە وڵاتانەی کە دەسەڵاتی دابێ بە سەرۆک کۆمار واتە شتێکی گشتی قەواعیدی عامە بنەما یاساییەکان ڕێک دەخات. دووەم مەراسیمی فەردی وەک پێدانی نیشانە و ویسام و بڵێ تەعیینکردنی دادوەران و ئەم شتانە مەرسوومی دادوەران و سەبارەت بە تەمەن فەردیەکە لێ دەگەڕێن چونکە بابەتی ئێمە نییە. سەبارەت بە ئەم بابەتە بابەتی مەرسووم کاتێک کە ئەگەر لە فەرزێکە سەرۆک کۆمار دەسەڵاتی دەرکردنیشی هەبێت دەبێت لە بابەتێکدا نەبێت لە بابەتی تەشریع بێت واتە بابەتی یاسادانان بێت چونکە بابەتی یاسادانان دەسەڵاتی کێیە؟ پەرلەمان. بۆیە دەبێت بابەتێک بێت کە لە ژێر یاساوە بێت نیزام بێت تعلیمات بێت نابێ اختصاصی نابێ بچێتە مەجالی تەشریعەوە. ئەمە ئەم دەری کردووە نەک لە مەجالی تەشریعە لە مەجالی دەستورە یعنی لە پەرلەمانیش بەرزترە. واتە مەسەلەی دانپیانان بە مافی ڕۆشنبیری بێ سەقافی بێ نەتەوەیی بێ بابەتی دەستورن نەک بابەتی پەرلەمانیژنە کە ئەو تەجاوزی ئەوەشی کردو کەوە کوتم ئەسڵەن دەستورەکەش یان بەناو دەستورەکە باسی ئەوەی تیانێک ئایا ئەوتوانێت مەرسووم دەرکایانە. باشە ئەگەر ئەم دەستورە بە دەستور دەری کردایە ئایا دەیتوانی هەر بەم دەستورەی خۆی ئەویش نەیەتوانی چونکە هەر لەم دەستورەیە لەم ئیعلانە دەستوریە ببن ئاماژە بە مادەکان نادەم چونکە مادەکان بەلامەتانەوە گرنگ نییە گرنگە ناوەڕۆکی مادەکان بڵێم هەر لە دەستورەکە تیا دێڵێ ئەم دەستورە ئەم تەمان دەستورنی بەس بەناو دەستورە ئەم ئیعلانی دەستورە بۆی هەموار بکرێ پێویستی بە ڕەزامەندی مەجلیسی شەعبە بدوو لەسەر سێ. مەجلیسی شەعبیش خۆج هەرێ تەمان هەڵبژاردنیان بۆ کردەوە بەناو هەڵبژاردن تەمانیش هەڵبژاردن نەبوو خۆیان ڕئیسی جمهور لیژنەیەکی دانا ئەندامی لە 14 پارێزگا لە بڵێن لە 11 پارێزگا هەڵبژار 4 مایەوە حەسەکە و دێرەزور و هەندێکی دێرەزور و ڕەقە و سوێدەش تیانە نەکرا بەڵام تاسە کۆ نەبووەتەوە. وەروە خۆشی یەک لە سەرسێ دائەمەزرێنێ ئەو یەک لە سەرسێشی دانەمەزراندووە کەوا بێ ئەگەر بیە بە دەستوریش دەری بکە بەم ئیعلانە دەستوریە کار خۆی بە ئیمزای خۆی دەرچووە بەڵام بۆ تعدیلی ئەمە بۆی ئەمانەی تێکە ئەم بابەتانێک کە بە مافی کوردن دەبێت تعدیلی بکات تعدیلەکەش ناتوانێت خۆی بیکا بێ بە ڕەزامەندی دوو لە سەرسەی پەرلەمان بێت. ئەمە سەبارەت بە لایەنە شکلەکەی. لایەنە مەوزوعیەکەی لایەنە باشەکانی باسکەم. طبعاً سەرەتا دەبێ بڵێین شتێکی زۆر زۆر باشە بێ پێشینێ
مجرد دانان ببونو ما في كرد لسوريا يقدر كتا استا انكاري بوني كردي كردوا سرداجي زور باشا گرنگ ناوكي چي مرسومه قانون دستور خو اگر هر هیچ نبيت يعني قريبا مقارنه بكن بباشوري كردستان من بيان او دسمان بيك بيان هيç صفتي هيç تراتبيتي يلا لسلسله قانون ده يسامد تعين لك طابن بياننامه يقدرك لباشور ببياننامه دسمان فكر بياننامه يعني زي ازار دواي بقانون حكمي ذاتي دواي ب سربخوي لانه يك سربخوي دي فاكتو دوايش قراينه بو فدرالي بو لم روانجيوا ام بابتا اگر لولا انا الشكلي قرين كمنكو لانش اكاديمي واجب باسيب كم بلا موكو وثيقيك رسمي وكو ديكومنتيتشي فرمي كلا دولته ودردسه دان بما فكاني كردادنت اما براستي بي بيرشينه شتي زور باشا بو سوريا تقريبا اما لاني جرينج لاني باشي تريش داني بهندي ما فدانا وكو ما في روشنبيري كطنا ما بقصي قشتي باسي كردوا ما في زمان بيداني ما في هاولاتي بون جنسية لقل دانان بججني نوروز ام شوار خالي گرنگن بلام خالي گرنگن كباسي نكردون اوي كباسي نكردون كرد هر كومەڵەیەکی سەقافی ڕۆشنبیری نییە یان کۆمەڵەیەکی ئاینی نییە ئێمە مافی ئاینی یان مافی سەقافی یان مافی ڕۆشنبیری بۆ بکەین کورد کۆمەڵگایەکی سیاسیە مافی سیاسی و ئیداری هەیە کە لێرە باسی نەکردووە باسی شێوازی حکومڕانێتی کوردی نەکردووە چووە لە ڕووی ئیداریەوە بێت یان لە ڕووی سیاسی هەروەها کوردیشی وەکو گەل نەناساندۆ بەداخەوە لە مادەیەکەما دەڵێ هاوڵاتیانی کورد بەشێکی دانەبراوی گەلی سووریان سەبارەت بە ئەم مانەش کە سەلماندوونی وەکوتم چ مافی زمان چ مافی هاوڵاتی بوون طبعا جەژی نەورۆزەکەوە باشە بەڵام سەبارەت بەم دوو مافەش طبعا سپاردوویەتی بە وەزارەتەکان بۆی تعلیماتی پێدەرکەن وەکو هەر شتێکە دیارە تا ئێستا هەردوو وەزارەتی ناوخۆ و پەروەردە تعلیماتیان پێدەرکردووە سەرەتا وەزارەتی پەروەردە کە وەزیرەکەی کوردیشە طبعا خەڵکی ئەفرینە بەڵام لە دیمەشقدا دەنیشێت دانی ناوە بە عەفو مەراسیمێکی تعلیماتێکی دەرکردووە بۆ جێبەجێکردنی ئەم مەرسوومە سەبارەت بە زمانی کوردی بەڵام بەڕاستی لە جێی تموح یان لە جێی پێویست نییە جارێ هەر خۆی خودی بەیانەکە سەبارەت بە زمان کەموکورتەکەی ئەوەیە دەڵێ زمانی کوردی لەو ناوچانەی کە کورد وەکو خۆی بەکاردێنم وشەکە ڕێژێکی مەلحوظیان هەیە مەلحوظ بە عەرەبی سەرنجدراو تێبینی کراو واتە هەموو کوردێک ئەگەر لە شوێنێکدا بوو سەرنجدراو نەبوو بۆی نییە بە کوردی بخوێنێ ئەم سەرنجدراوە چێیە چەنە ژمارەکەی وەکو دەوترێ شتەکان لە تەفاسیلان یعنی خراپیەکان دووەم کردی بە ئیختیاری واتە ئیلزامی نییە ئەمە لە خودی مەرسوومەکە وەزیری پەروەردە کە هاتووە تعلیماتی بۆ دەرکردووە دەڵێت ئەو مەکتەبانە حەسر دەکەین ئاماریان دەکەین تعدادیان دەکەین کە بزانین کامانن ئەوانەی خوێندنی کوردیان تێدا دەکرێت بەس دەوانەی بڵێن بۆ پێوەرەی خۆیان کە ژمارەی مەلحوظیان کورد تێدایە وەکە ڕەغبەتیان هەیە بۆ خوێندنیش و بە ئیختیاری و لە هەفتەیەکیشدا 2 حوسە تەنها 2 دەرس یعنی بەڕاستی شتەکە لە واقعدا دەبێتەوە بە شتێکی زۆر نەکەر وای لێ هینی نامێنێت لەوانەیە دەرسەکەن ببورن نەکەوەش 2 حوسە ئیختیاریش بۆ ئیمتیحان و ناجحیش داخڵ نییە
يعني بو درجة وبو أويك ترتيبي معدل وشد داخلني راسب النجاحات يعني وايلة للنتيجة دي بشتيكي كمالي أو كردي هلي دبجيري أكيد أو كردانش كبتايبتي لنا وسكاني عرب نشين وكشام ودمشق وحما وحمص وأنا كأصلا هرخوان زوري أنبون بعرب يعني هر كرديان لبير شو توا كاتك أم درس دخوانن بلانا وقرصة خوش ما أنت لبين خاخ ما ندرسك ما لكول بيته براستي هم أنت لبياتي ما عم بينيوا بو امتحان داخلنا بيو بو درجة داخلنا بيو وكوريك تشيليا دي بس عربك بلين عربستاني جنوبي عراق ناوش كاني عربستان كرديان هبو دا خوانت بس هيك اللي فرنا بو شو كريك درسك بو امتحان وش داخلنا بو هيك فرنا كردن بتايبتيش ام سيستمي قطاب خانه حكوم يعني ناوتكي اما هموما بعراق وسوريا وانش فشكس خواردون لا فير كردني زمان اما هرهمان لبينزي سرتاو انجليزيه خواني نوانيا جيلي كو اما كيشمان انجليزي وانا زالين جيلي نيو جابه هي ايباد وانا خلا بينزو انجليزيه خوين بس هيش مان فيرنا بتشوكا اصلا سيستمي خويندني ام ولاتانا كولاتي براستي شكس خواردون سيستمي خويندنكش يعني لبواري فير كردني زمانه نموني شكس خواردوه بو يام درس وايله دي لا كردا كانش كهلي دبجيرن كمرجني هم كردا كهلي بجيره شكي اختياريه بو امتحاني جنيه دو درسي شحفتيك دا وايله الاخيره لو انا زوربان هروازي لبن بلا نامنه صالك وري دغري صالي دوم لاني بلا نامه وبراسي دبويا اجباري بيت ودبي خويندني اعتيادي بتابت الناس كنت نشينا كان جا وزيرش بداخو ككردي شا تعليماتك يوادر كده وزيرنا ما سبارد ما في خويندن سبارد ما في اوي جرانوي هاولاتي بون رجزنامه وزيرنا خوش تعليماتي بيدر كردوا امري كردوا بدايره كان احوالي مدني وانا بزوترين كات احصائي وشد كانوا ببلب كان لبيدانوي رجزنامه بهمو يعني او اني رجزنامه بيبجون لا احصائي شستو او اني مكتوما بياندو تري مكتوب طبعا اما الاصل دا بشار اسد لصالي 2011 دري كرد ام مرسومه برازيكني كردوا او ك شورشي سوريا دستي بيكرت وكو رازم بونك رزامند بونك بو كرد اما يدر كرت زوربي شمولي كرت بزواني مكتوما شمولي عنا كرت ام بالعمليه ام مرسومتها مكتومه كان شمول دكات بس هرباشا واني بلي امان دانا بلد وزارو ينزو دانا بعكس امان نيتي خرابي ام بشان دسرتها كات نسر حكم كات نسر حكم يا ساي هل بجارني مجلس شعب كان دانا وتيان او كساني كتاد وزارو ينزو جنسيان هبو ما في دنگدان وبرداري كنيان الى مجلس شعب كارتونا كش يعني نيتيان بوي بلان كرد برداري ناكا بس يسا لجير فشار دا اما اندر كردوتو كتهر طاوكر بوي كبشار داري كردو 2011 اما سبارد بما في خويندن بما في طبعا ما نوروز جبراري لدراو تصور كم نوروز هيتشي نوي يعني لو انا قهر مرسوم يجي تنفيذي شي بيان نيو هر ابيت ما دام لدستور كابراي لدراو سبارد بكمو كرتي وكتم دو كمو كرتي زورهن زور جرينكن يا كم باسي حكوم رانيو باسي اداري نكردو ناوتسي كردي اداري خوان دكن بشوازي شي لا مركزي اداري مركزي طبعا اسلام اجراءاتنا الدون اللي ركوتنا ما باسي مركزيه دك هم دايره كان بس نو بدمشق اداري ذاتي ماتي هيك نايل بجور ركوتنا ما باسي لاني سياسي هر نكردو فيدرالي به لا مركزي سياسي به كوا بس براي من لو جرينكتر لو خرابتر لو بلين كمو كورتيتر مسلي لعنة بردني ظلمي تعريبة يعني لا شستو دو كأم هل لا شستو دو أم سياسة تعريبة داندا أو كابراي شو بيني محمد طلب هلال طبعا دو شرشي أيلو لكرساني عراق دسي بيكر دو أنا ترسيان لينيش كبريتو بو أويش برياري عندك أوي كبتناوي دنا تشتيني عربي دروس كان لسر حدود بدرجايز يصل 6 كيلومتر و كابرا بلانا كيدانا بيشكشي كرت لشستو بيان زست يعني كرت بجي كردن بتايبتي أو ناوتاني كوت نجير ولا سدي تشرين وسدي فرات لطبقوا ربقوا بشق لحلب
14,000 عائلة طبعا 4,000 بۆ ئەو کاتێک دەگەیت 40,000 کە ئەو کاتە ژمارەی کوردیش کەم بوو بە حدودی ئەو 360 کیلۆمەترە لە 10 مجەمع یان گوندی نوێ ئەوەی پیان دەوت ئۆردوگای زۆر هاوچەرخ ئێمە پێمان دەوت زۆرە ملە لە کوردستانی خۆشمان دروستیان کردوون ئێستا وای لێ هاتۆ بەڕاستی لە کوردستانی سووریا شوێنێک نەماوە شارێک هەمووی کوردی بێت کە ئەمە بەڕاستی خەتەرە گەورەکەیە هەر لەو نوقتەیە کە داخڵ دەبی هیچ شارێک چلاغایە دێرکە دەرباسیە قامیشلۆ خودی قامیشلۆ نیوەی عەرەبن گوندەکانیان عەرەبن وابزانم بەس ناوشاری کۆبانێ و ناوشاری عەفرین ئەوانە زیاتر کوردیان تەیە کە ئەوانش هەر یەکەیان زۆر لێک جیاوازن لێک دوورن بەڵام هەر تەنانەت ئەمانەی ئەم لاش کە لە حدودەوە تا قامیشلۆش جارە هیچ شارێک 100% کورد نییە لە بینی هەموو شارەکانیشدا گوندەکانن هەمووی عەرەبن ئێستا بینی حەسەکە و قامیشلۆ هەمووی گوندی عەرەبن ئەم تەلبەڕاکەی کە دوێنێ هجومیان بکرا عەرەبەکان هەستان یانەوەی جەوادیە چلاغا عەرەبەکان هەستان کە زۆر نزیکە بڵێن 20 کیلۆمەتر لە هینەوە دوورە لە سمێڵکە جا مشکلەکە ئەوەیە ئەمە مهمە تۆ جوانترین دەستوریش دەبێت کە لەسەر ئەرزی واقع پێکاتێکی یەکگرتووت نەبێ هیچ سوودی نییە هەموو کاتێ عەرەبانە دەبن بە هەڕەشە بۆ سەرت بە تایبەتیش بۆمان دەرکەوت بۆیە ئەمە بەڕای من لە هەموو دەستورەکە مهمترە بەڕاستی هەمووی بەلایەک ئەم لابردنی تعریبە وەکو چۆن دەستورەکە یان بڵێن عەفو مەرسوومەکە دەڵێت ئیلغاکردنەوەی ئەو دەرەنجامانەی کە لە ئەنجامی ئەحسا ئاماری ساڵی 1962 هاوتون و هەمووی ئیلغا بکرێنەوە و جنسیە بدرێتەوە بە کورد دەبووە بە هەمان شێوە ئەوەی بووتایە کە بە هەمان شێوە ئەو بڕیاری تعریبکردن و حزامی عەرەبیە و وما ترتب عليها ئەوەی کە لەسەری کەوتۆتەوە هەمووی ئیلغا بکرایە چونکە بەم شێوازە بەڕاستی کوردستانی سووریا دەڵەمەیە وەکو ئێرە نییەک پێک هاتە بێت و تۆ بتوانین لە شوێنێکدا کیانێکی تیادا بمەزرێنی ئەویش دەڵێ منیش لێرەم و حەقمەوە بەقەت تۆم هەموو حەسەکە حسابی خۆ عەرەب زیاترە بە عەرەب بە تعریب چکە 50,000 کە ئەو کاتە هێناوێنە و 40,000 ئێستا بۆ 500,000 ئەگە بێ بە دیموکراتیش ئەوان دەیبەنێ لەبەرەوە بەڕای من ئەوە گرنگتر بوو بەڕاستی لە پێش هەموو داواکردنی ئەوانە سەبارەت بۆی ئایا ئێمە بە دەستور ئەگەر با بڵێن ئەمە بۆم باسکردن ئەوە باشەکانی ئەوەش خراپیەکانی بەڵام ئایا ئەم دەستورە ئەگەر لە ناو دەستوریشدا بێ و ئایا دەستور دەتوانێت ماف بپارێزێ پێم وایە نەخێر هەر خاستن ئەم دەستورە ناتوانێت بیپارێزێ چونکە دەستورە زۆر بە فەردانیەت دروستکرا بە دیکتاتۆریەت یعنی لە مادەیەکە ئاڵێ فەسلی سوڵتات هەیە جیاکردنەوەی دەسەڵاتەکان بەڵام هەر سێ دەسەڵاتەکەی لە دەستی جەنابی سەرۆکی کۆماردایە طبعا ئەو بۆ خۆی سەرۆکی کۆمارە سەرۆکی حکومەتیشە سەرۆکی وەزیران لە سەردەمی بەشارە هەبووی ئیلغای کردەوە یعنی دەرەجەیەک لە بەشار دیکتاتۆرترە ئەگەر بەشار خەڵک شۆڕشی دشکرد بێ لە بەرەو دیکتاتۆرەتە ئێستا ئەم دەرەجەیەکی شتوندی کردوێت چونکە ڕئیسی وزرای نەهێشتەوە هەر خۆی ڕئیس وزرایە با ڕئیس وزرا کارتوانیش بوو بێ بەڵام هەبوو لە سەردەمی بەشارە ئێستا ئەو خۆی ڕئیس وزرایە ڕئیس کۆماریش ڕئیس جمهوریشە واتە سوڵتەی تەنفیزی هەمووی بەدەستخۆیەتی ئەمە یەک سەبارەت بە پەرلەمان بۆم باسکردن پەرلەمان ئەڵێ سەرۆک کۆمار لیژنەیەک دادەنێ ئەو لیژنەیە دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێرن نەک میلەت سەرۆک کۆمار لیژنەیەک دادەنێ ئەو لیژنەیە دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێرن یەک لە سەرسەکەش خۆی هەڵی دەبژێرێت ئەڵێ ئەوەی خۆم بۆ خۆم ئەوەی تۆش یعنی مەجلیسەکە زۆر کارتۆنیە لەوەی بەعسیش خراپترە بەڕاستی هەمووی بەدەستخۆێتی ئەمە سەبارەت بە سوڵتەی تەشریعیش سەبارەت بە سوڵتەی قەزایی هەردوو بەشەکەی محکەمەی دەستوری و مەجلیسی قەزا کە بڵێن لایانی قەزا عادیە محکەمەی دەستوریش قەزای دەستوری جەنابی دادوەران دەزانن مەجلیسی قەزا سەر بۆ وەزارەتی عەدلە کە بەشێکە لە سوڵتەی تەنفیزی کە خۆی ڕئیسێتی محکەمەی دەستوریش طبعا محکەمەی دەستوری کۆن لە دەستوری کۆن ئیلغای کردوێتەوە دووبارە لەم دەستورەیە دایمەزراندەوە دەڵێ محکەمەی دەستوری تەشکیل دەکرێتەوە لە 7 ئەندام بەڵام هەر حوتیان ڕێز جمهور دایاندنێت کەوا بێ سەرۆک کۆمار بۆ خۆی ڕئیسی سوڵتەی تەنفیزیە بە هەردوو بەشەکەی سەرۆکی کۆمار و سەرۆکی حکومەت پەرلەمان خۆی دایدەنێ مەجلیسی قەزاش و محکەمەی دەستوریش هەر خۆی دایاندنێ یعنی مەجلیسی قەزا لە ڕێی وەزارەتی عەدڵەوە سەر بەخۆیەتی محکەمەی دەستوریش خۆی دایدەنێ تر ئەم دەستورە نەک بۆ کورد مافدابین ناکات بۆ سووریەکانیش مافدابین ناکات
يعني هر أو مفهوم سلطوية بنياد دنيتوا كنك دروس كني دولت بويا دبيني نم دولتنا هميشه شكس خواردون خلق لتاوي ديكتاتوريك شورش دكات يچ كدينا تسر حكم بلام درويشان دواي دكوين دولت دروز ناكين دواي ماويك دبي بديكتاتورات بيزار دبينوا هيني ليكن تو سيريك حفتاونو ايران كان دجي شار رابرين ديكتاتوريتي دو صلاتي شي اينان هنا سر حكم ديكتاتور دواي تسلسال استافن زاسال لي رابرنو ام حلقه بردوام دبي لمولاتانا تاوكو امنا غوري تا دولت دروز نكين دولت جيانا كاين ولا صلاه بوي ام دستوره بدلنياشم دستوري هميشه لما باشتر نابه شكو عاده اما على ما انقشو سر لي وارد دياره هميشه لقناغي راغوزرا دستوري كاتي بناغيب ودستوره هميشه يكا عقليتي حكمرانان من بيدلد اگر بيانه دستوري دائم دابنن سجوره دستورك دادنن حكمي سنيتين وحكمي سنين شكو حكمي طائفي شيعه حكمي كنيا بنا على كان ئێستا دوای دەکەون تەیدی یەکەن بە ڕاست و بەچەپ کەس بڵێ دەستور ئەڵێن با بە دەستور چییە؟ ئەحمەدنا شتێکیان نێڵێ ئەحمەدمان لە ئێمە مەسلحەتی ئێمە باشتر دەزانێ ئەحمەد نەیعرف مەسلحەتنا تا وای لێ دێ بۆ سووریاش دووبارە دەچێتە ئەو حەڵقە بەتاڵەی کە دووبارە دەبێتەوە بە دیکتاتۆریەت و تند و تیژی و دوای ماوەش کە خۆیان لێ بەزار دەبن و شەڕەشی بەسەرایەکەنەوە تاقەت تەجروبەی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من لە ڕووی دینەکەەوە ناڵم بۆ یەکێک بە حەساسیەت دۆنیەگرێت تەنها ئیسرائیلە بەڕاستی تەنها ئیسرائیلە تۆیان دەبێت دەوڵەت دروستکەی وەکو نمونەی ئیسرائیل و یان وڵاتانی ئەوروپی ئەمریکی یان ئەم یعنی کە ئەم بەناو دەستورە و ئەم بەناو ئەعلانی دەستوری و دەستوری هەمیشەیش لەداهاتووە کە دروست بوو کە مافی کورد نادا و کورد پێشێل دەکا و ئەمەزانن مافی سووریەکانیش دەدا ئەوانش وازیان لە ئێمە خراپتر نابێت لە ئەنجامی ئەو دەوڵەتە شکست خواردوانەیە کە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستان هیچ کام لەو چوار دەوڵەتەی کە کوردیان بەسەردادا بەشکراوە شەعبەکانیان لە ئێمە وەزعیان باشتر نییە ئێمە جاران لە هەفتاکانەوەمان نەزانی بەس ئێمە چەوساوینەوە و کوردستان پرۆژەی نییە و بە ئیشە بەڵام دوای ئەوەی کە دەزانین حاڵی عەرەبەکانمان بینی دەزانین عەرەبەکان زۆر لە ئێمە وێرانترن یان ئێستا فارس زۆر لە کورد وێرانترە لە ڕووی مەعیشی و لە ڕووی هەموو شتێکەوە یان بڵێن سووریا تورکیا تۆزێ عینەکەی لەوانەیە جیاواز بێ هەرچەندەویش ساڵەوە تا بۆ تۆ بە دیکتاتۆریەت وەزعی لە وڵاتەکان لە هەر سێ وڵاتەکە شەڕترە لیرەکان بۆ 10,000 لیرە 10,000 ینی بەڵێ ینی وەزعیان وانش شەڕ بۆ شکور واتە کە نایاڵن ئێمە مافمان هەبێ خۆشیان مافیان نابێت جا لەبەرەوە ئەمە ئەلانی دەستوریشە دەستور نیانی دەستور ینی جارنامەی دەستوریە کە بەڕاستی هەر هیچ بناماکانی دەستوری تێدا نیە بۆیە بەڕای من بەڕاستی دەبێ کورد لەگەڵ گەلی سووریادا بۆ ئەوەی جارێککە و ئەم حەڵقە بەتاڵە بەردەوام نەبێ پێنانی دەسەڵاتێک بوونی بە دیکتاتۆر هەڵگەڕانەوەی چەوسانەوەی هەمومان بیر ڕووخاندنی لە سفرەوە دەستپێکردنەوە بەڕاستی دەبێ ئێمە بۆ ئەوەی بتوانین مافەکانمان زامن بێ یان دەبێت ئێمە داوای جیابوونەوە بکەین بە بێ شەرم یان بەڕاستی دەبێ هەوڵ بدەینیتر بۆ دروستکردنی دەوڵەت نەک سوڵتە وەکوتم تاقە تەجروبەش بۆ دروستکردنی دەوڵەت کە جیا لە سوڵتەی تەجروبەی ئیسرائیلی تۆ سەیریکە لە گەرمەی شەڕەکانە سەرۆکوەزیران دەبرێ بۆ محکەمە ئەو هەموو ئینجازانی نێتنیاهو بۆ شعبی خۆی کردووە هەموو بەرەی ئێران و شەش وڵاتی ڕووخان کەسی لەسەر چییە سایدن بە محکەمە یەکێک لە فایلەکانی وەڵا موزیعێک محاباتی بۆ کردووە لە بەرنامەیەکە زیاتر وەسفی کردووە دەرکەوتووە لە ژێرەوە پەیوەندی لەگەڵا هەیە یعنی تۆ سەری ئەمە لێرە قەنات دروست دەکرێت بە پارەی میلەت بۆ کوڕەکانیان لەبەرەوەی موزیعێک یەکێک لە بێژەرەکان یەکێک لە کەیسەکانی ئەوەیە سێ چوار کەسی لەسەرە دەڵێ موزیعێک انحیازی کردووە بۆی دەیدەن بە محکەمە ڕێزۆرەک تریان لە محکەمەدا ئەمە لایەن دینەکە باسی ناکەین باسی دەوڵەت دەکەین لاقی بە دینەوە نیە بۆ یەکێک نەڵێمە دیعایە بۆ یەهود چونکە بەداخەوە ئەم قسەکردنەوەی بەکارهێنانی دینە وا خراپ بەکاردەهێنرێ بە عەمدەن یعنی ئەمە باسی دەوڵەت دەکەین دوور لەوەی ئەمە چێیە بۆیە یعنی ئەگەر ئەوەی کە نەتەنیاهۆ بۆ دەوڵەتی ئیسرائیلی کردووە هەر سەرۆکێک لەم سەرۆکانە بیکردا دەمان پەرست دەمان کرد بە عەبد دەمان کرد بە خوایمە دەبووین بە عەبد بووین کەسی دەڵێن نەکا کە تۆ تەجاوزی کردووە بۆ لەبەرەوەی لەوێت دەوڵەت و سوڵتە جیاوازە تەواو دەست خۆش زۆر سوپاس هەرتایش سپاس
دکتۆر عزاد بابەتەکەی دۆخی ڕۆژئاوا لە ڕوانگەی یاسای نێونەتەوەییەوە دکتۆر وەک ئاگادارن لە ئەنجامی ئەو تاوانانەی کە بەرامبەر بە گشتی بە کورد کراوە و ئێمە زۆر جار جینۆساید کرانی تاوانی دژە مرۆڤایەتیمان بەرامبەر بەکارهێنراوە یاخود تاوانی جەنگ بەڵام پێم وایە بابەتی ئەمڕۆی جەناب لەوەیە چڕەبێتەوە لە گەلی ڕۆژئاوا کە تاوانی بەرامبەر کراوە بە تایبەتی ئەم دواییانە لە ئەشرەفی و شێخ مەقسوود و ئەو شەڕانەی دوایی گەلی کورد چی بکە بۆ ئەوەی کە ئیتر قۆناغی دادپەروەری ڕاگوزەر بکە بە پردێک بۆ ئەوەی دادپەروەری لە ژیانیا بەدیێت و چۆن تەوسیقی ئەو بەڵگەنامانە بکە ئەو تاوانانە بکە چۆن بیباتە بەر دادگایەکی نێودەوڵەتی ICC یا ICG ئەگەر دەوڵەتی ژێکا بەڵام بە جۆرێ دەڵێ ئەها هیچ نەبێت دوژمنەکەم شتێکی هەر لێ وەرگیریە ئەگەر خۆشم وەری نەبێت چۆن بیسەلمێنێ ئەم تاوانانەی بەرامبەر کراوە و چۆن بیباتە بەردەم دادگایەکی نێودەوڵەتی تاوانکاری نێودەوڵەتی بێ وەکومان ICC یا ICG یا داوا بکە لە مەجلیسی ئەمن دادگایەکی نێودەوڵەتی تایبەت وەکو ئەوەی یوگۆسلافیا و ڕواندا یاخود دادگایەکی تێکەڵ دروستکرێ بۆی بۆ ئەوەی ئەو تاوانانە تەوسیق کرێ و ببێتە پاراستنی ناسنامەی کورد و جارێکی کە ڕێگری دروست بێت لەوەی کە تاوانی گەورەی جینۆساید و دژە مرۆڤایەتی بەرامبەر بەکارهێنرێت. سپاس ئەگەر بەڕێزت بابەتەکەت لە نوێی سەعاتە پێشمان بکەیت. سڵاوتان لێبێەوەم کاتتان باش هیوادارم هەموو لایەک سەلامەت بن. پێش هەموو شتێک سەری ڕێز و نەوازش لە بەردەم گەورەی و عەزەمەتی ئەو شەهیدانەدا هەنوێنین کە گیانی خۆیان بۆ ڕزگاری نەتەوەکەی خۆیان و بۆ ڕزگاری مرۆڤایەتی پێش هەموو شتێک بەخت کرد. بابەتێک کە من ئەمەوێ لەسەری قسە بکەم دۆخی ڕۆژاوای کوردستان لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە و بە کۆمەڵێک دەستەواژە و چەمکی تێوریک دەست پێکەم ئەچمە ناو بابەتەکەی ئەو پرسیارانەی کە دکتۆر گەشە فەرموویان و بەشێک لەو بابەتانە کە من ئەمەوێ گرێ بدەمەوە بە بابەتێکی خۆمەوە کاک حاکم گەورەی فەرموو باسی لەسەر کرد و من وازانم تۆزێک کارەکە من ئاسانترە بێت. بۆچی یاسای نێودەوڵەتی گرنگە کە ئێمە ئەبێ وەکو چەکێک بەدەستمانەوە بێ کە دەستی پێوە بگرین هەرچەنەڵێن ئەم یاسای نێودەوڵەتیە بووە ئامرازێک بەدەستی زل هێزەکانەوە بەدەستی خاوەن هێزەکان و ئەوانەی کە دەوڵەتیان هەیە بەڵام من بە پێچەوانەوە بیرەکەمەوە ئەڵێم ئەوەی کە تا ئەمڕۆ لە باشووری کوردستانە مێ پاراستووە نە دەستوری عێراقە و نە هیچ شتێکی تر ئەوەی کە ئێمە پاراستووە ئەو ڕێکار و میکانیزمانەیە کە یاسای نێودەوڵەتی بۆ ئێمە دروست کردووە و لەسەروی هەمووشیانەوە ناوچەی دژەفڕین و بڕیارنامەی ئەنجومەنی یاساییش بوو کە ساڵی 1991 دەری کردووە ئەوەی کە ئەگەر ئەوە نەبووایە من باوەڕم وایە نازانم لەوانەیە تووشی هەڵەش بم ئێوە زیاتر لەگەڵ واقعەکەیە سەر و کارتان هەیە باوەڕم وایە کە عەقڵیەتی عەرەبی و ناسیۆنالیزمی عەرەبی تا ئێستا هەمووی ئەو سنوورانەی کە بەناوی سنووری ئەداری هەرێمی کوردستانەوە هەیە هەمووی ئەوانەیە سڕیەوە ئێمە شەبووینەوە بە پارێزگایەکی تر یا شارێکی تر وەکو شارەکانی دیکە عێراق ئەوەی کە ڕێگر بووە لە بەردەمیانە لە دوای ڕەفراندۆمەوە ڕەفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان نیشانی دا کە ئەو سنوورەی کە هێشتا سنوورێکە و کە سنوورێکی پڕەنگە و ناکرێ ئەم سنوورانە ببەزێنرێت ئەو سنوورەیە کە بە پێی بڕیارنامەی ئەنجومەنی یاساییش دانراوە بۆیە من خۆم وەکو خوێنەرێکی یاسای نێودەوڵەتی وەکو کوردێکە ئۆگری و دڵسۆزی بۆ دۆزی نەتەوەکەی خۆی هەیە وازانێکی لەو چەکانەی کە بەردەوام فەرامۆشمان کردووە گوێمان پێ نەداوە نەمانتوانیوە بەکاری بێنین بۆ پشت ئەستوورترکردنی داواکاریەکانی خۆمان و دۆزەکەی خۆمان یاسای نێونەتەوەییە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا لە ساڵی 2011 دەست پێکات جۆرێک لە بۆشایی و جۆرێک لە واڵابوون دەست پێکات لە سەروەری و سیادەی دەوڵەتە و ئێمە ئەزانین سەروەری یا حاکمیەت یا سیادە بە پێچەوانەی ئەو ڕوانینە استبدادی و زۆر لێکەرانەوەیە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەم وڵاتە گیرۆدانەی دیکتاتۆریەتە هەیە حاکمیەت و سەروەری وەکو حەقێک وەکو مافێک بۆ خۆیان نەبینن بۆ وەکو کەسی حاکم وەکو حاکم باسییان فەرموو کە ئەو کەسێک کە ئەبێ بە سەر و کۆمار خۆی بە خاوەن و خۆی بە
ڕاعی نەتەوەکەی خۆی زانێ و هەمووی ئەوانەی کە وەکو هاوڵاتی وەکو ڕعیەتیان بینێنە وەکو هاوڵاتی و مافی هاوڵاتی بوونیان پێڕەوە نابینێ بۆیە حاکم خۆی بە خاوەنی هەموو مافێکە بینێ و حاکمیەتیش لەو چوارچێوەیە یا سەروەری لەو چوارچێوەیە وەکو مافێکە بینرێ بۆ خۆی بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کە لە یاسا نێودەوڵەتیە هەیە ئەڵێ سەروەری یان سیادە یا حاکمیەت بە هیچ شێوەیەک ماف نییە بەڵکو ئەرکە ئەو ئەرکەش وەکو ئەرکی پاراستن وێ ناکرێت کاتێکە دەسەڵاتی وڵاتێک سڵتەی وڵاتێک ناتوانێت وڵاتەکەی خۆی بەڕێوە ببات خەڵکەکەی کەوێتە بەردەم مەترسی لە ناوچوونەوە ئەو سەروەری و مافەی یا ئەو ئەرکەی کە با بڵێن لەسەر شانیەتی وەکو ئەرکی پاراستن ئەکەوێتە سەرشانی کۆمەلگای نێودەوڵەتی لە دۆخی ڕۆژاوای کوردستان ئێمە بینین نەک تەنیا حکوومەتی ناوەندی ئەرکەکەی خۆی بەجێ ناهێنا بەڵکو لە زۆربەی شوێنەکانە پەلاماریشی ئەدا و خەڵکەکەی خۆیە کردە قوربانی بۆیە لەم چوارچێوەیە خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان دەستی بە خۆڕێخستن و دەستی بە خۆبنیادنانەوە کرد بتوانی هێزێکی سیاسی و هێزێکی سەربازی دروست بکات و لەگەڵەوە شارڕێخستنێکی کۆمەڵایەتی هەبێت بۆ بەهێزکردنی خۆی و بتوانێت ئەو بۆشاییەی کە هەیە وەکو بۆشایی سەروەری پڕی بکاتەوە کە لێرەوە مەتوانین بڵێن شەرعیەت و ڕەوایی ئەتوانێت بە هەموو پێوەرەکانی لەناو خۆیان جێگە بکاتەوە کە ئەم دەسەڵاتی کە ئێمە پێڵین دەسەڵاتی ڕێوەبەری خۆسەر تا چەند پابەندی بەهاکان و بنەماکانی یاسای نێودەوڵەتی و یاساکانی مافی مرۆڤ بووە بۆی کە بتوانێت خۆی لەسەر پێ بهێڵێتەوە بۆی کە خەڵکەکەی خۆی و نیشتمانەکەی خۆی بپارێزێ ئەرکی پاراستن کە ئێمە ئەڵێن لەسەر ئەو بنەمایە بنیاد ئەنرێ کە ئێمە ئەڵێن لە پێش هەموو شتێکە ئەرکی دەوڵەتەکە خۆیەتی بەڵام کە دەوڵەتەکە خۆی نەیتوانی یان نەیویستەوە ئەرکە ڕاپەڕێنێ ئەمە کەوێتە سەرشانی کۆمەلگای نێودەوڵەتی ئێمە بینین لە دۆخی ڕۆژاوای کوردستانە کۆمەلگای نێودەوڵەتی نەتەنیا بە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی هەڵەسا بەڵکو لە زۆربەی شوێنەکانە یا بێدەنگی کرد یا بە پێچەوانەوە هەنگاوی هەروەکو ئەوەی کە ئێمە لە سەرەتاکانی 2026 بینین کە چۆن ئەو دەوڵەتانەی کە خۆیان زیاتر بەلایەنگری مافی مرۆڤی ژەزانن نەک تەنیا ئەرکی پاراستن بەجێ ناهێنن بەڵکو ئەبنە باربوویکەر و پاڵپشتیکاری تیرۆر و پارەدارکردنی تیرۆر لە ڕێگای کۆمەڵی دەوڵەتی ناوچەکەشەوە وەکو تورکیا وەکو قەتەر و وەکو سعودیا لە جێگایەوەی کە ڕوبەڕووی تیرۆر ببنەوە بەڵکو بە هەموو شێوەیەک پاڵپشتی تیرۆرەکەن بۆی کە دووبارە دەست بەسەر ناوچەکان و دەست بەسەر وڵاتەکەی خۆیانەدا بگرێت و ئەوەی کە ئەبێتە قوربانی دیسان مرۆڤە لێرە ڕۆژاوای کوردستان لەم ناوەیە چ دەست پێشخەریەکی هەبووە ڕۆژاوای کوردستان ئەگەر ئێمە ببینی ساڵی 2015 بڕیارنامەیەکی ئەنجومەنی یاساییش دەرەکرێت داواکە کە دەستورێکی بەرفراوان کە هەموو پێکهاتەکان و هەموو ڕەگەزەکان و هەموو زایەندەکان لە سووریا لەخۆ بگرێت بنووسرێتەوە کە مافی هەمویان بە یەکسانی بپارێزرێت بەڵام لە کۆتایی ئەمە بینین لە ڕاگەیاندنێکی دەستوریە کە لەلایەن جۆلانیەوە ڕاگەیاندرێت بینین هیچ یەک لەو بنەمایانە ڕەچاو ناکرێت عەلەویەکان دروزەکان مەسیحیەکان کورد یا هەموو پێکهاتەکانی تر ئێزدیەکانە کەونە بەر شاڵاوی قڕکردن و لەناوبردنەوە ئەی لەم ناوەیە کورد ئەبێت چی بکات کورد ئەو هەنگاوانەی کە ناویەتی هەنگاوێک بوون کە ئەتوانین بڵێن وەکو ئەو هەنگاوانەی کە بەردەوام لە دووتۆی یاساکانە نەنووسراون لە دووتۆی ئەو دێڕ و خەت و خاڵانەیە ئێمە ئەتوانین ببینین کە ئەڵێن خاڵە نەنووسراوەکان یا دیوە نەنووسرا و نەگوتراوەکانی یاسا ئەڵێ ئەرکی پاراستن ئەرکی دەوڵەتە ئەگەر دەوڵەت نەیپاراست ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکەی خۆی هەڵەسایە سەر پێ ئەی تۆ وەکو مرۆڤ چیەکەی وەکو مرۆڤ تاکە ڕێگایەک لە بەردەم تا ئەمێنێتەوە ئەوەیە کە تۆ هەوڵ بدەیت خۆت بپارێزی لەم چوارچێوەیە هێزی بەرگری ڕەوا یا دفاعی ذاتی لە ڕۆژاوای کوردستانە لەسەر بنەمای سێلف دەفێنس یا خۆپاراستن دا ئەمەزرێت و ئەم هێزە هەتا ئەمڕۆ بە هەموو پێوەرێکی یاسایی شەرعیترین و ڕەواترین هێز لە گۆڕەپانی سووریا کە ئەتوانێت خۆی بەنا بکە بەڵام بەداخەوە کۆمەڵی دەوڵەتی سەقەت و سقوتی ناوچەکە کە بنکە و لانکەی تروریزم و ئێرهابی فکری و ئێرهابی سیاسی و سەربازین ئەمانە ئێستا تا پاڵپشتی ئەو دەسەڵاتەیە کە لە سووریای خۆی سەپاندۆ بەسەر هەموو گەلانی سووریا و ئەمڕۆ ئێمە بینین بە شێوەیەک ڕوبەڕووی دروزەکانیشە بێتەوە کە ئەوان هێزی دفاعی جەوهری یا دفاعی ذاتی خۆیان نییە بۆیە کە بیان پارێزێ بابەتێکی تر کە ئێمە توانین وەکو ئەزمونێکی یاسایی لە ڕۆژاوای کوردستانە بیبینین کە من وازانم یەکەم جارە بەبێ هیچ دەمارگرژیەک نەوەکو کوردێک وەکو خوێنەرێکی یاسا خەریکمە مەعاڵەم لە هیچ شوێنێکی دنیاە بەو شێوەیە ڕوبەڕووی کێشەی ڕەگەزی یا کێشەی زایەندی و کێشەی جەندری نەبوونێتەوە کە لە ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی بوونێتەوە و هەموو سنوورەکانی یاسا پێشوەکان بە یاسای نێودەوڵەتی یاسا ناوخۆی وڵاتانی تریشەوە تێپەڕاندووە بە
پێناسەکردنی سیستەمێکی هاوسەرۆکایەتی لەسەر بنەمای یەکسانی ژن و پیا بۆ ئەوەی کە لە هەر قۆناغێکە کە بڕیارە درێت بڕیارسازیەکرێت بڕیارێک جێبەجێکرێت ئەبێ بە ئامادەبوونی واقعیەک و ئامادەبوونێکی پراکتیکی ژن بکرێت لەگەڵ پیاوێکە بە پێچەوانەی ئەوەی کە ئێماڵین 20% کورسیەکان یەک لەسەر سێ یەک لەسەر چواری کورسیەکانە بێ بۆ ژنان بێت تەنیا بۆ ڕازاندنەوە پڕکردنەوەی کورسیەکانە بێت. بڕیارنامەیەکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان هەیە 1325 کە باز لەوەکە ژن چۆن ئەتوانێت لە پرۆسەی ئاشتیسازیە ڕۆڵ بگێڕێت و ببێتە خاوەن پێگەی واقعی خۆی. من وا ئەزانم ئەو شتێک کە لە دنیاە تا ئێستا هیچ سابقەیەک و پێشینەیەکی نەبووە ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ناکراوە لەسەر بنەمای بەشداری پێکردنیەکی حەقیقی و ڕاستەقینەی ژنانەوە و هەنگاوی بووناوە و هەمووی ئەمانە لە دەستورێکی بنەڕەتی ڕۆژاوای کوردستانە کە وەکو پەیمانی ژڤاکیە وەکو گرێبەستی کۆمەڵایەتی ئەیبینین کە چۆن یەک بە یەکی ئەو خاڵانەی کە لە یاسای نێودەوڵەتی تایبەت بە مافەکانی مرۆڤ و تایبەت بە مافی ژنان و پەیماننامەی سیدا و پەیماننامەی مافە مەدەنی و سیاسیەکان و کۆمەڵی مافی تر ئێمە توانین ببینین مافی کەمینەکان چۆن لە پەیماننامەی جڤاکی ڕۆژاوای کوردستانە یەک بە یەک هەمووی جێگیر کراوە و هەنگاوی ژنراوە بۆ ئەوەی کە ئەم مافانە کە باسی لێوە ئەکرێ ئەم مافانە جێبەجێ بکرێت. بەڵام بەداخەوە ئێمە ئەتوانین دان بەوەیە بنین من وەکو خۆم کە ئەتوانم بڵێم لانی کەم 15 بۆ 20 ساڵە بێ لەسەر دەوڵەتەوەری دەوڵەت سنتەری مرۆڤ سنتەری و ئێستا لەسەر ژیان سنتەری لە یاسای نێودەوڵەتیە خوێندنەوە ئەکەم وەکو خوێندکارێکی یاسا خوێندنەوە لەسەرم بابەتانە ئەکەم وەکو کەسێک کە باوەڕم وابوو کە یاسای نێودەوڵەتی هەرچەند ئێستش باوەڕم وایە بەڵام بە پراتیک ئێستا بینیمان کە هەنگاوەکان پێچەوانەی ئەمەن چوون بەرژەوەندەکان بە ئاراستەیەکی ترا ئەڕوا دەوڵەت سنتەری هێشتا بەسەر هەموو جونگەکانی یاسای نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتیەکانە زاڵە بۆیە ئەو ڕوانینەی کە لە کۆنفدرالیزمی دموکراتیکە خەریکە پێناسا ئەگرێت کە کۆمەلگا و مرۆڤ و کۆمەلگای دموکراتیک بە بنەما ئەگرێت بە بنیات ئەگرێت بۆ چارەسەرکردنی خەیرانە ژینگەیەکان بۆ چارەسەرکردنی کەمینەکان بۆ چارەسەرکردنی بەریەککەوتنی شارستانیەتەکان و کولتورەکان بۆ چارەسەرکردنی کێشەی ژنان ئەبینین هێشتا ڕوبەڕووی ئاڵنگاری زۆر جددیە بێتەوە تۆ ئەزمونێکی زۆر گەورە و سەرکەوتی وەکو ڕۆژاوای کوردستانت هەیە بەڵام چون لە چوارچێوەی دەوڵەت سنتەریدا نەبووە دەسەڵاتێکی خۆستەپێنی تەرۆریستی کە لە ئیدلیبەوە بە هاوکاری و پیلانێکی نێودەوڵەتی دەست بەسەر جونگەی دەسەڵاتە ئاگرێت لە دمشقا ئەسەپێنرێت بەسەر هەموو ئەو ڕەوتە دیپلۆماسی و ڕەوتە دموکراتیکانەیە کە لە ڕۆژاوای کوردستان و لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا با بڵین هەبووە و لە ڕێگای مرتەزەقەوە بەکرێگیراوەوە چۆن توانیان ئەم ئەزمونە لە بەشێکی زۆر لە ناوچەکانە شکست پێبێنن بەڵام من دڵنیام ئەم ئەزمونە لەو بەشانەی کە ئێستا ماوەتەوە ڕەشبینی مۆگەشبینیشم ئەتوانێت بەردەوام بێ. ئەمە دیوێکی ئەم بابەتەیە کە ئێمە ئەبێ هەستەکەم لە دیوە یاسایەکەەوە ئەبێ جارێکی تر خۆمان پێناسە بکەینەوە ڕۆژاوای کوردستان سەر لە نوێ خۆی پێناسەکاتەوە کە تا چەند تێوری کۆنفدرالیزمی دموکراتیک و شۆڕکردنەوەی دەسەڵات لە خوارەوەی ئاستی کۆمەلگاوە نەک لەسەرەوە بۆ خوارەوە بەڵکو لە خوارەوە بۆ سەرەوە تاچە نتوانێت لە ڕوبەڕووی ئەو تێوری زاڵە ببێتەوە لە یاسای نێودەوڵەتیە کە هێشتا دەوڵەتەوەریە و دەوڵەت سنتەریە. بەشێکی تر لەم بابەتە ئەوەیە کە ئێمە ئەم تەجروبەیەمان هەبوو بەڵام ڕوبەڕووی کۆمەڵێک تاوان بووینەوە. ئەو تاوانانە لە ڕێگای کێوە کراون؟ ئەو تاوانانە بەشی هەرە زۆری لە ڕێگای ئەو ئەکتەرانەوە کراون کە ئەکتەری دەوڵەتین بەشێکی لە ڕێگای مرتەزەقەوە بەکرێگیراوە کراوە کە ئەوانیش دیسان گرێدراوی دەوڵەتەکانن بە دیاریکراوی گرێدراوی قەتەر و گرێدراوی تورکیان و بەشێکیشی ڕژیمی پێشوو ڕژیمی باسی ئەسەد بوو کە ئەو تاوانانە کراوە. ئێمە چیمان کردووە بۆ ئەوەی کە ئەم تاوانانە بەبێ لێ پێچینەوە بەبێ حساب لێ خواستن تێنەپەڕێت و وەکو پرسیارەکەی دکتور کە ئاماژەیان پێدا منەمەوێت لەسەر ئەو بابەتە لێرە جەخت بکەمەوە. دیسان مخابنیەکی تر بۆ ئێمە کوردەوەیە کە تا ئێستا هەنگاومان ناوە بۆ ئەوەی کە تاوانکارێک یا تاوانبارێک یا تۆمەتبارێک ڕاپێکی محکەمە بکەین بەڵام قەت لەوەمان نەکۆڵیتەوە کە ئێمە چۆن نتوانین دەوڵەتەکان بە بەرپرسیار بزانین و لێپرسینەوە لەوان بکەین. ئەو دەرفەتانەی کە لە یاسای نێودەوڵەتیە هەیە بۆ گەلانی بێدەوڵەت بێگومان کەم نین بەڵام ئێمە چۆن بتوانین ئەو مکانیزمە سیاسی و مکانیزمە تێکەڵاویە نێودەوڵەتیانە کەڵک لێوەربگرین بۆی کە بتوانین ئەم دەرفەتە یاساییە بخینە خزمەتی دۆزینەتەوەکەی خۆمانەوە. لە باشووری کوردستانە تا ئێستش زۆربەی توێژەران و یاساناسان و با بڵێین چالاکانی بواری مافی مرۆڤ و ژینۆساید ئەمانە هەمومان
هاواریەوەکەین کە ئەوە بکرێکی ژینۆسایت هەیە، تۆمەتبارێکی ژینۆسایت هەیە، مستەشارێک هەیە، باسیەک هەیە بە ڕادستی دادگایکەین. بەس لە هیچ شوێنێک من نەمدیوە لەوە بکۆڵینەوە یا سیاسیەکی ئێمە یاساییەکی ئێمە بانگەوازی ئەوە بکە کە بۆ ئێمە لە پرسینەوە لە دەوڵەتی عێراق نەکەین. بەس ڕووخا بەڵام دەوڵەتی عێراق لەسەر جێ خۆیەتی. ئەسەد ڕووخا دەوڵەتی شام هێشتا لەسەر جێ خۆیەتی، باەسە بڵێن تاقمێکی تر دەسەڵاتیان بەدەستگرتووە، بەڵام دەوڵەتی شام بەرپرسیارە لە هەمووی ئەو تاوانانە وەکو حاکم ئاماژەی پێکرد لە تعریبەوە کە دەستی پێکردوە و لە لێسەندنەوەی ناسنامەکان و کۆچبەرکردنی زۆرە ملیەوە لە هەمووی بەرپرسیارە. ئێمە چۆن لە یاسای نێودەوڵەتیە ئەتوانی لێپرسینەوە لەمانە بکەین. ساڵی 2001 ڕەشنووسێکی یاسایی ئامادەکرا لەلایەن کۆمیسیۆنی یاسای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکانەوە کە من وازانمە مە شۆڕشێکی گەورەیە لە یاسای نێودەوڵەتیە کە کراوە. ئەڵێن سەرچاوەکانی یاسای نێودەوڵەتی کامانن لە مادەی 38 بنەڕەتنامەی دادگای دادی نێودەوڵەتی هاتووە ئەڵێ پەیماننامە نێودەوڵەتیەکان، عورفە نێودەوڵەتیەکان و بڕیاری محکەمەکان و کۆمەڵە پرەنسیپی نێودەوڵەتی کە پرەنسیپی گشتین. بەڵام لە دوای ساڵی 2001 کە ئێمە بینین گۆڕانکاریە کاتۆتە ئاراوە. ئەو گۆڕانکاریە کۆمەڵی سەرچاوەی نوێ خستۆتە بەردەست کە ئەم سەرچاوانە نەبوون بۆ سەرچاوە تەقلیدی و کلاسیکیانە کە ئێمە پێیانەڵی سەرچاوی یاسای نێودەوڵەتی. وەکو ئەوە وایە سە حاکمێک بڕیارێک بدا پشت نەبە قانونی پەسەندکراوی پەرلەمان ببەستێ، نەبە پێشینەی قەزایی و ساوابقی قەزایی ببەستێ، پشت بە شتێکی تر ببەستێ وەکو یاسای بەرکار بەکاری بهێنێت کەچی لە سەرچاوەکان و مەسادری قانونا بەکار نەهاتووە. ئەمە ڕوویداوە لە یاسای نێودەوڵەتیەوە لەسەر ئەم بنەمایە کۆمەڵێک دۆز یا با بڵێن کۆمەڵێک داوا لە دادگای دادی نێودەوڵەتیە کراوەتەوە. تکایە با لەم قۆناغەیە ئێمە محکەمەی جینایی لە های پشتگوێ بخەین. پێویستمان بەو نییە، چون ئێمە ئەو مێکانیزمەمان بەردەست نییە کە بتوانین چینە بەردەمە محکەمە، بەڵام شتێکی ترمان بەردەستە کە ئەتوانێت زۆر قازانجی زۆرتر بێت. وەکو ئێوە فەرمووتان ICJ یا محکەمەی عەدلی دەولیان دادگای دادی نێودەوڵەتی. ساڵی 2020 گامبیا سکاڵایەک بەرامبەر بە میانمار تۆمارەکە لە دادگای دادی نێودەوڵەتی. ئەڵێ میانمار خەڵکەکەی خۆی جینۆسایت کردووە. ئەی بە پێی هەموو پێوەرێکی یاسایی کلاسیکە ماڵی بەرپرسیارەتی کەی دروستە بێ کاتێک کردارێکی ناڕەوای نێودەوڵەتی ڕووبدا ئەم کردارە زەرەرێکی لێ بکەوێتەوە و ئەم کردارەش وەکو من زیان وەکو دەوڵەتێک زیان لێکەوتوو بم سکاڵای لەسەر بکەم، یعنی هەم قابلیەتی ئەنتیسابی تیابێ، هەم زەرەرێکی ناڕەوای تیابێ، هەم کردارێکی ناڕەوای تیابێ. ئەی خۆ هیچ زەرەرێک بەر میانمار نەکەوتووە. چی بوو میانمار ئەڵێ بەر گامبیا ئەڵێ بۆچی میانمار پەیماننامەی ژینۆسایدی پێشێل کردووە؟ ئەڵێ پەیماننامەی ژینۆساید قەدەغەبوونی ژینۆساید تاوانێکی قورسی نێودەوڵەتیە، پێشێلکاری قاعدەی ئامێرە یا ڕێسای فەرمانکاری نێودەوڵەتی و هەر لایەنێک پێشێڵێکە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی زیانە بینێ. ئەمە دەرفەتێکە لە بەردەم کووردا سکاڵا لەسەر عێراق، لەسەر تورکیا، لەسەر سووریا، لەسەر ئەو بنەمایە کە ئەم پەیماننامەیان لە وڵاتەکانی خۆیان ناو دەرحەق بە کورد لە پارچەکانی تریشا پێشێلیان کردووە لێپرسینەوە بکرێ. بەڵام کێشەیەک لێرە هەیە، کێ ئەبێ ئەم دۆزە یا ئەم داوایە بجوڵێنێ؟ ئەبێ دەوڵەتێک بێت ئەم داوایە بجوڵێنێ. ساڵی 2024 ئەبینین ئەفریقای باشوور بەرامبەر بە ئیسرائیل لەم داوایە تۆمارەکە. ئەڵێ ئیسرائیل لە غەزەیە ژینۆسایدی کردووە، پەیماننامە ژینۆسایدی پێشێل کردووە. بە دوای ئەوەیە نیکاراگۆای دێ سکاڵایەکی تر دۆمارەکە کە من وازانم سنووری هەموو ئەو ڕوانینە کلاسیکانە تێپەڕێنێ. ئەڵێ سکاڵام هەیە لەسەر ئەڵمانیا ئیسرائیل لە غەزەیە خەریکە ژینۆسایدەکە. ئەی ئەڵمانیا چ پەیوەندی بە غەزە و ئیسرائیلەوە هەیە؟ ئەڵێ ئەڵمانیا لە ڕێگای پشتگیریکردنی ئیسرائیلەوە، پشتگیری سیاسی، سەربازی، استخباراتی خەریکە هاوکاریەکە کە ئیسرائیل بتوانێت پەیماننامەی ژینۆساید لە غەزەیە پێشێلکە. من و ئیسرائیل ئەندامی پەیماننامەی ژینۆسایدین. ئەڵمانیاش ئەندامی پەیماننامەی ژینۆسایدە، بۆیە ئەم پەیماننامەیە پێشێل کراوە لەسەر بنەمای پرەنسیپێکی قانونی کە پێڵێن ئەرگا ئۆمنس پارتس بە مستەڵەح لاتینەکەی، ینی پابندبوون یا تعهدێکی عاموشمول گشتگیر لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتی، کۆمەلگای مرۆڤایەتی. بۆیە من وازانم ئەو هەموو لۆبیە کە کورد کردوێتی، ئەو هەموو پارەدارکردنە کە لە دەرەوە کردوێتی بۆ ئەوەی کە لۆبی بکە قۆناغێکی دیپلۆماسی ببڕێ، ئەگەر بخرێتە خزمەتی ئەمەیەوە ئەم هەموو ڕێپێوانانە کە ئێستا کراکە من وازانم هیچی کاریگەری کەمتر نەبووە لەو لۆبیانەی کە پێشتر کراوە بە ملیۆنەها دۆلار لەسەری سەرف کراوە و دەستکەوتێکی ئەوتۆ نەبووە لێرە چڕ بکرێتەوە بۆ دەوڵەتێک بێتە سەرخەت. دەوڵەتێک کە ئەتوانێت بەرژەوەندی لەگەڵ ئێمە یا بەرژەوەندیەکی بۆ دروست بکەین یا ئەوەی کە
بەرژەوەندەکانی لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە لەم بابەتەوە تێوەگلاون بەریەک بکەوێت و ئێمە بتوانین بەکاری بێنین کە سکاڵایەک دژی سووریا، دژی تورکیا، دژی قەتەر، دژی هەر دەوڵەتێک کە پاڵپشتی ئەم پێشێلکاریە بۆ بجوڵێنێ کە من وازانم ئەو دەرفەتە هەیە و ئەو فرسەتە لە بەردەم گەلی کووردا کراوەتەوە و من وازانم هوشمەندیەک هەبوو لەوەی کە ڕێوەبەری خۆسەر ئەم بابەتەی جوڵاند کە ئێمە وەکو مرتەزەقە نەچوونەتە ناو شەڕێکەوە کە شەڕی عێراق و شەڕی هەشتی شعبی بکەین. ئێستا دەرفەتێک لە بەردەم کووردا هەیە لەسەر ئەوەی کە لە بەغداش خاوەن پێگە و خاوەن دەسەڵاتە. ئەگەری هەیە ئەو دەسەڵاتێ لە بەغا هەیە تموحی ئەوەی تیا بێ سکاڵایەک وە بەرامبەر بە سووریا بجوڵێنێن لەبەر ئەوەی کە هەم عێراق هەم سووریا ئەندامی پەیماننامەی ژینۆسایدن بە پێچەوانەی ئەوەی کە هیچ کامیان ئەندامی دادگای تاوانکاری نێودەوڵەتی نین بۆ ئێمە لە ئێستاە ناتوانین لەو دادگایە سکاڵا لەسەر ئەم دەوڵەتانە تۆمارکردن. وازانمەمە گەورەترین دەرفەتە بێ ڕێوەبەری خۆسەر چالاکان و پسپۆڕانی بواری یاسا سیاسیەکانمان دیپلۆماسی نێودەوڵەتی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە توانن کار لەسەرم بابەتە بکەن و ئەم بابەتە بۆ ڕۆژاوای کوردستان بجوڵێنن و من دڵنیام کە ئەمە نەتیجە ئەگرێت. و ئەگەر ئێستا بڵێن ئەمە بە فەرمی ناسێنرا دانی پێیانرا ئەرمەنەکان دوای 100 ساڵ ئێستا شەڵێن تورکیا دانی پێ بنێ کە ئەرمەنیەکان کۆمەڵکوش کراون بەلای ئێمەوە تەواوە پێویست ناکە بۆمان قەرەب بکاتەوە بەس دانی پێ بنێ ئەم دان پیانانە مافی تری بەدوایە دێ. ئەگەر دانی پێ بنرێت کە کورد لە بەردەم قڕکردنێکایەوە و قڕکردنەش هێشتا بەردەوامە ئەگەڕێمەوە بۆ بڕیارەکەی کە ساڵی 2010 دادگای دادی نێودەوڵەتی لە بڕیارێکی ڕاوێژکارانە لە کەیسی کۆزۆڤۆیە دەری کرد. ئەڵێ تاکە ڕێگایەک بۆ ئەوەی کە گەلی کۆزۆڤۆ بتوانێت خۆی بپارێزێ ئەوەیە کە لە جیابوونەوەیەکی ناچاری یەکلایەنە سەربەخۆی خۆی ڕابگەیەنێت. بۆیە ئەگەر کورد لە بەردەم هەڕەشە و قڕکردنێکی ناچاریە بێت و نەتوانێت هیچ ڕێگایەک بۆ پاراستنی خۆی بگرێتە بەر ئەمە دەرفەتێکی تری یاساییە لە بەردەمیان کراوەتەوە لە ئێستاوە هەوڵی بدا وەکو دواهەمین بژاردە وەکو ئاخرین ڕێگەچارە کە من وازانم ڕێگەچارەیە کە بێت کە لە ڕۆژاوای کوردستان ئەتوانێت بە نەتیجەیە بکات. یەکێتر لەو بابەتانە کە وەکو دیوی یاسای نێودەوڵەتی توانم بۆ لایەنی بەرپرسیارەتی تاکە کەسی ئێمە لێ بڕوانین باسی عەدالەتی ئینتقالی یا دادپەروەری ڕاگوزەرتان کرد کە لە دادپەروەری ڕاگوزەرە ئەوەیە کە ئێمە هەموو ئەو کێشانەی کە بوونەتە سەبەبێک بۆ ئەوەی کە ئەم قەیرانەی ئەمڕۆتیا دروست بێ ئەبێ هەمووی بگەڕێنەوە بۆ خاڵی سفر، یعنی گەڕاندنەوەی دۆخەکە بۆ دۆخی پێشووی عادە إلى وضع السابق بۆی کە بگەڕینەوە چی بوو کە وای کرد ئێمە ئەم کارەساتەمان بەسەرا بێ نەهێڵین ڕووداتەوە، چی بوو ئەم هەموو شەڕەی ئاژوان لە سووریایە لە ڕۆژاوای کوردستانە هەمووی ئەوانە بگەڕینەوە بۆ خاڵی پێشووتر. سەرجەم ئەو گوتارانەی کە لەلایەن دەسەڵاتی دەمشق و لەلایەن دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی تری هاوپەیمانیان نەدراوە ئەو کوردانەی لە پارچەکانی ترەوە وەکو هێزی سەربازی لە تێکەڵی هەسەدە و یەپەگەیان با بڕۆنە دەرەوە. بەڵام من تا ئێستا نەمبیستۆ لەلایەن ڕێوەبەری خۆسەرەوە یا کاراکتەرەکانی ڕۆژاوای کوردستانە یەکجار بڵێ ئەو هەموو تەروریستە ئۆزبەک و چیچانی و نازانم ئیگۆر و مۆغڵیانەی کە لەناو هێزی سەربازی جۆلانیان ئەوانە چیان لێدێ بۆ ئەوانە ناگەڕێنەوە کە ئێستا پۆستی پلەباڵای سەربازی و سیاسیشیان هەیە لە وەزارەتەکانە لە پلەباڵای وەزارەتە بەکاریان هێنراون بۆ ئەوانە دەرناکرێن بۆ لەسەر ئەوە هیچ شتێک ناگوترێت. بۆ بابەتێکی تر کە دیسانەکرێ ڕێوەبەری خۆسەر ئەم قۆناغە کە ئەم ڕێکەوتنەی دوێنێ کە هیوادارم وەکو ڕێکەوتنەکانی پێشووتر نەبێ کە تاقمی جۆلانی لە بن ڕێکەوتنەکەی خۆیانیاندا و پابەندی نەبوون بە دعمی تورکیا و قەتەر، هیوادارم ئەم جارە پابەند بن. بەڵام ئەگەر ئەم ڕێکەوتنە چووە پێشەوە و چوونە ناو پێڤاژوویەکی سیاسیەوە کە بتوان لەوێ سەرکەون وازانم پێشمەرجی هەموو دانوستانێک و هەموو پێکاتنێکەوە بێ کە ئەبێ سووریا ببێ بە ئەندام لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی. بەبێ ئەندامبوونی سووریا لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی وازانمەمە قورسترین و قایمترین هەنگاو بێت کە ڕۆژاوای کوردستان ئەتوانێت بیهاوێ بڵێ ئەمە مەرجە ئەگەر قبوڵی کەن بیچەسبێنین لە دەستورا کە سووریا ببێ بە ئەندام لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی لێپرسینەوە لە سەرجەم ئەو کەسانە ئاکرێکە تێوەگلاون لەم تاوانانە. لەم چوارچێوەیە من وازانم ئەتوانین لێپرسینەوە لە هەمووی ئەوانە بکرێت و ناوەندێکی پسپۆڕی دابمەزرێت بۆ ڕۆژاوای کوردستان کە من 5 ساڵ پێش ئێستا بە نووسرا و ئەمەم ئاراستەی هەواڵانی ڕۆژاوا کرد
و پارەکە و پێرارەکەش دیسان وەکو پرۆپۆزاڵێک بە هەموو وردەکاریەک و دیتەیلێکەوەم ئاراستەکردن بۆ تۆمارکردن و بە دۆکیۆمنتکردنی هەموو ئەو تاوانانەی کراوە، شوێنی ئەنجامدانی تاوان، جۆری تاوانەکە، قوربانی، تاوانبار، تۆمەتبار، هەمووی ئەمانە تۆمار بکرێت لە شوێنێکی پسپۆڕی و لە شوێنێکی تایبەتمەندا هەڵبگیرێت بۆ ئەوەی کە لە کاتی پێویستە دادگایەکی تایبەتمەند بۆمانە بکرێتەوە لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت. هیچ نەکرا لە دوای 30 ساڵی تریشەوە ئەگەر هەر یەک لەم تاوانبارانە ڕێیان کەوتە ئەوروپا لە ئەڵمانیا، لە سوێد، لە فەنلاند، لە هۆڵەند، لە هەر وڵاتێکی تر ئەتوانن لەسەر ئەمانە کەیسێک بکەنەوە کە من دڵنیام نمونەی ئەمانەش زۆر بووە. دادگایکردنی تاها جومێلی یەکێک لەو نمونانەیە کابرایەکی لە باشووری عێراقەوە تاوانی ژینۆسایدی بەرامبەر بە کچێکی ئێزدی ئەنجام داوە، یەک کچ. ئەمە کاتی خۆی داعشیە بێت، ژنێکی ئێزدی وەکو کەنیزەکە ئێرە کە مناڵەکەی لەگەڵیا بێ، ئەیباتەوە شەڕی داعشەوە، داعش کەستە هێنێ لە باغۆز و ئەمە گەڕێتەوە بە باشووری عێراق وەکو نمونەی هێنمەوە، زانم ماندووشم کردن. ڕۆژێک ئەم مناڵە کە کچی دایکەکە بێ، دایکی بە کەنیزە کراوە، نەخۆشە بێ شەو لە کاتی خەوتنا دۆشەکی ژێر تاهاجومەلی تەڕەکات، تووڕا بێ بەیانی هەڵەستێ کچەکە ئەبەستێ بە پەنجەرەکەەوە لە دەرەوە لە گەرمای هاوینە. ئەم مناڵە کە بە تەنافێک بە سوێتیەوە گیانە سپێرێ، دوایی لەم ڕەوە پەنابەرەیە کە خۆیان نەگەێنە ئەوروپا، تاهاجومەلیش ئەچێتە یۆنان، لە یۆنان وەکو پەنابەر لەوێ ئەمێنێتەوە تا دۆسیەکەی بزانێت چی لێ دێ و بتوانێت خۆی بگەێنێتە ئەوروپا. دایکی کچەکە کە مردووە، کوژراوە با بڵێن، لە ئەڵمانیا بێ، لە پۆلیسی ئەڵمانیاڵێ ئاگدار کراومەتەوە کە تاهاجومەلی کە کچەکەی منی بەو شێوەیە کوشتووە، ئێستا لە یۆنانە، ئاگدار کراومەتەوە. لێکۆڵینەوەکەن پۆلیسی ئەڵمانیا داواکە لە یۆنان ئەڵێ تۆمەتبارەمان بۆ ڕادەستکەن، ڕادستی دادگای فرانکفورتی یەکەن. لە دادگای فرانکفورتە تاهاجومەلی لەبەر ئەوەی کە بە ناڕاستەوخۆ کچێکی ئێزدی کوشتووە، ژینۆسایدی ئێزدی کردووە لە ڕێگای کوشتنی یەک کەسەوە، لە ڕێگای کوشتنی یەک کەسەوە حکم درا بە ئەنجامدانی ژینۆساید دژی گەلی ئێزدی و حکم درا بە زیندانی هەتاهەتایی. کەسێکە لە یۆنانا بوو لەوێ سکاڵای لەسەر کرا، بەڵام چی بوو؟ دۆکیۆمنتەکان بەردەست بوون. هیوادارم ئەم شتە لەلایەن بەڕێوەبەران و ڕایەداران و پلەدارانی کوردەوە، سیاسەکانی کوردەوە پشتگوێ نەخرێت و بکرێ ئێمە پشت بەم یاسایانە ببەستین بۆەوەی کە دۆزی خۆمان بگەێنین بە جێیەک. ئەو شتانەی کە لەسەر مێزی دانوستان لەوانەیە ئێمە بەرژەوەندیەکانمان لەگەڵ بەرژەوەندی لە هێزەکانە یەک نەگرێت یا لاوازتر بێت و بفرۆشرین بە ئاسانی، کەسی تر پێش ئێمە بخرێت و فەرزی ئەو حوبی ئەو بدرێ بەسەر ئێمەیە. بۆیە لەم ڕوانگەیەوە مەتوانین قورساییەکی یا هاوسەنگیەک بۆ خۆمان بگەڕێنینەوە. زۆر داوای لێبوردنتان لێکم کە سەرمێشاندن و سپاس بۆم دەرفەتە کە بمتان بەخشی، سپاس بۆ ئازاد بوون. لەسەر ئەو کەسی کە بەڕێزە باسە کرد کە ئەڵمانیا زۆر کەسی تاوانبارانی داعشی دادگایی کردووە، لەوەی اختصاصی شامیلی هەیە، واتە کە لە هەر شوێنێ ڕووی داوێت یا خۆت کەسەکە هەڵگیری جنسی هەر شوێنێ بێت ئەو ئەتوانێت دادگایی بکات. یاسای ڕووبەردبوونەوەی تاوانەکانی دژی یاسای نێودەوڵەت. بۆیە ئێستا ئەحمەد شەرع بەرنامەیەکی هەیە، جۆلانی ئەحمەد شەرع، بەڵێ جۆلانی خۆمان ئەتوحەکەش بە جۆلانی ناوان بردووە. جۆلانی بەرنامەیەکی بچێتە ئەڵمانیا، یعنی هەر هیچ نەبێ ئەگەر ئێمە ئەگەر بۆ دروستکردنی سەدایەکی نێودەوڵەتیش بێ، یعنی حەقا کورد ئامادەکاری بکە لە ئەڵمانیا ئەم سکاڵای لەسەر بکە. بابن یەک نمونێتر لە تەییدی قسەکەی جەنابتەنە بێنمەوە. 40 ساڵ پێش ئێستا یاریدەدەری حاکمێک، نەک حاکمێک، یاریدەدەری حاکمێک لە ئێرانە لە کاتی کە شۆڕشی گەلانی ئێران سەرکەوتووە و هاتوونتە سەر دەسەڵات، دوای ئیسلامیەکان دەسەڵات قۆڕخەکەن، هەرچی دژبەری سیاسی ئۆپۆزیسیۆن یا معارزە بووە بە ناوی محاربە لەگەڵ خوایە و بە ناوی دژە شۆڕشەوە، لە هاوینی 1367 هەتاویە کە ئەگەر هەڵەنمێت 1988 ینی 40 ساڵ پێش ئێستا بە لێشاو ئەمانە بن بۆ ئیعدام. ڕێژەیەکی زۆر ئیعدامە کرێت 40 ساڵ پێش ئێستا. کەسێک 40 ساڵ پێش ئێستا یاریدەدەری دادوەرەکە بووە، خۆی دادوەر نەبووە. چی کردووە؟ ئەو فەرمانانەی کە پێکراوە، ئەو کەسەی کە لەوێ دەست بەسەر کراوە ئەیبا تەسلیمیەکە لە ژوورێکەوە بۆ ژوورێکی تر، ناوی حەمیدی عەباسیە بێ، ئەیبا بۆ ژوورێکی تر ئێبن بۆ ژووری دادگایکردن و بۆ ژووری سزادان و لە سێدارەدان یا گول لە بارانکردن.
35 ساڵ بەسەرم ماجرایە تێپەڕێ ئەم کابرا ڕێیەکەوێتە سوێت. یەک کەس لەو کەسانە کە لەوەیە بووە نازانم بە چ سناریۆیەک لەو کاتی زیندانیایە دەربازی ئەبێت ئەڕواتە دەرەوە لە سوێد دەبێت ئاگدارە بێتەوە کە ئەم کەسە ئێستا لە سوێدا لە ڕێگای پۆلیسی و لە ڕێگای داواکاری گشتی سوێدەوە سکاڵایەک بەرامبەرم تۆمارەکە دەست بەسەریەکەن لێپرسینەوە لە سەرجەم ئەو تاوانە لێ ئەکرێ کە لەو کاتەیە ئەنجام دراون ئەڵێن تۆ وەکو کەسێک کە هاوکار بووی لە ئەنجامدانی ئەو تاوانانەیە دوای 40 ساڵ حکمە درێت بە حکمی هەتایی جامە کەیسێکە کە من وازانم بۆ ئێمەی کورد ئەگەر ئێمە بتوانین پشت بەم دەرفەتە یاساییانە ببەستین کە دژایەتی کردنی کورد و ژینۆسایدکردنی کورد بەبێت تێچوو نەبێت ئێستا هەرزانترین کار ئەوەیە کە تۆ کوردێک بکوژی یعنی بووە بە ئاسانترین کار بەڵام هیچ لێپرسینەوەیەک ناکرێت لەسەر ئەوەی کە کوردێکە کوژرێت زۆر بە بێخەمیەوە ڤیددیۆیەکەن و پەلکەی کچێکە بڕن و بڵاویەکەنەوە بەبێ هیچ لێپرسینەوەیەک بە شانازیەوە بڵاویەکەنەوە مەلایەکی مرتەزەقەی تورک لە منبەری مزگەوتەکەیەوە بانگی ئەوە داد کە ئەمانە هەر کامیان هاتنە دەرەوە پاڵپشتیشیان کرد بیکوژن خوێنەکەشی بخۆنەوە حەڵاڵە ئەمە ئەو پەڕی هاندانە بۆ ئەنجامدانی ژینۆساید ئەمە با تۆمار بکرێت لە شوێنێک هەڵبگیرێت لە ڕۆژێکە ئەمە لێپرسینەوەی لەگەڵا بکە لێپرسینەوە لە 4 کەس بکرێت دڵنیام ئەوانتر بەو شێوەیە ناتوانن هاندان و تەحریزکەن بۆ ئەنجامدانی تاوان بەڵام بەداخەوە ئێمە هیچ لێپرسینەوەیەکمان نەکردووە و تاوانباران بە بەرچاوی خۆمانەوە بە ئاسوودەیی دێن و ئەڕۆن سەفەری ئەوروپاشەکەن کۆمەڵی واژۆ کۆکرایەوە کە ئەگەر ئەحمەدشار هاتە ئەوروپا پارەی پێنەدرێت و ڕێپێوان بکرێت دژی هاتنی و هەرەوە بووە سەبەب کە بۆی کە ڕۆشتنەکەی بۆ ئەڵمانیا سەردانەکەی بۆ ئەڵمانیا دوا بخرێت ئێمە گوشاری ڕای گشتی بەکەم نەبینین ڕێپێوانەکان و ئەم خۆپیشاندانانەی سلێمانی و شارەکانی تری باشووری کوردستان و هاتنە سەر شەقامەکان لە ئەوروپا و لە شارەکانی تری دنیای بەکەم نەبینین ئەمە ئەو هێزە یاساییە دروست دەکات نوازان مەما توانێت گەورەترین دەستکەوت بێ هیوادارم بە هەند وەربگیرێت بەڕاستی خاڵی زۆر گرنگ و ژێنرا و لەو خاڵە دەست پێکم کاکە دکتۆر عیباد سەرەتاوتی باش سەرەتاوتی ئەم خۆپیشاندان وشتانە گرنگیش ئەو تۆیان نییە بەڵکو یاسانە دەوڵەتەکان گرنگن دواتریش وتیەوە کە ئەم خۆپیشاندانانە گرنگی خۆیان هەیە بەردەوام بن ئەو خاڵێکی یەکەم شت ئێمە کۆمەڵک ئیمێڵمان نات بۆ خۆم ئەندامی بێز دیپلۆماتی نێودەوڵەتیم و لە وڵامی ئیمێڵی کۆمیسیۆنی ئەوروپایە یەکەم شت ئەو پەرلەمانتاری کە ناوی هێڵمت برانزستێرە لە حیزبی مێپی لیبراڵە کە ناوەڕۆکێکی بۆ ناردم ئەڵێ ئێمە بەپێی ئەم ناوەڕۆکە مامەڵە لەگەڵ دەوڵەتی ئێستای سووریایەکەین ئەو ناوەڕۆکەش ئەوەیە کە ئەڵێ ئەو یاسایی کە لە کۆمیسیۆنی ئەوروپایە دانراوە بەو مەرجە دان بە سەرکردایەتی سیاسی سووریا ئەندرێت کە ئەو خاڵانی کە دیاری کراون مافی کەمینەکان بپارێزێ بە هەموو شێوەیەک اینجا ئەم هەنگاوەش کە دکتۆریش زۆر جوانشی کردەوە طبعاً جوان دیارە لە باگراوندی ئەم شتانەیە تورکیا هەیە چونکە پرۆسی ئاشتی دوان خست بۆی کە تا ئەمە حەلێک بکەن بۆی هەمان ئەو مافەی کە لەم قەرارە تایبەتەی بەناو ئەحمەد شەرع کە پێشتر ناوی جۆلانی بووام کە جۆلانیان لێسەنەوە اینجا ناوەکانتیان کردیان بە شەرە و ئێستا ئەیانەوێ ئەم مافەشکڵیانە کە ئەیەن بە کورد بە هەمان شێوە لە تورکیاشە ئەم مافەشکڵیانە هەردابین بکەن لەبەرەوەی کاریگەریی وێ بەڵام گرنگترین شتەوەی کورد پێش هەموو شتێک خۆی بێت خۆی هەموو ڕاستە دیموکراسی گرنگە من خۆم لە ئەندامێکی ڕێکخراوی دیموکراسی زۆر باوەڕم بە دیموکراسی هەیە بەڵام ئەگە بەرامبەرەکە و باوەڕی پێ نەبێ مشکیلەیە تۆ کە بەرامبەرەکە و باوەڕی بە دیموکراسی دەبێت هیچ معنایەکی نامێنێت دیموکراسی بۆیە کورد دەبێ هێزێکی بەهێزی هەبێ و ئەگەر بێت و پرۆسەی ئاشتی لە تورکیا فەشەل بێنێت من پێم وایە دەوڵەتی کوردی قوڵ لە قەندیلا دروست بکرێت بۆ ئەوەی تۆ گەر هێز نەبێ لەم سەردەمە بە تایبەتی کە ئەمریکا لە ڕێکخراونە دەوڵەتەکان ئەکشێتەوە کە ئەمریکا بکشێتەوە ئیتر بەرەڵایەک لەو بازاڕی یاسانە دەوڵەتەکان دروست بێت بۆ بە تایبەتریش کە ترامپ کەسێکی بازرگانە زیاتر بازرگانیانە بیرەکاتەوە هەرچەندە لە کۆنگرس خەڵکی باش هەیە کە لینزی گرام ئەوانە ئیژەکەن بۆی کە لە ڕووی یاساییەوە کار بکەن بۆ کەمینەکان ئەو خاڵانە زۆر گرنگ بوون و گرنگترینیشان ئەوەی کە باسی هەمان بیرۆکی تورکیام کرد بەڵام ئێمە کێشەیەکی تریشمان ئێمە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە یاساکان بۆ شێوە ئەڕۆن ئەنجومەی دادوەریمان هەیە کە
هەر بە بڕیاری شەخص بزای بۆیە کاتێککە ئەو وڵاتانە تەماشای یان شتێ بۆ کورتکەن تەماشای هەرێمەکە ئێمەکەن و ئەو ئەزمونێک کە ئێمە هەمانە ئەزمونێکە بەڕاستی هەتا ئێستا سەرکەوتوو نییە ڕاستە خۆمەڵە شتی زۆر کراوە بەڵام بەزە و خاڵە باسەکەم کورد وکو ئەوەی کە لەم ئەم جارەکە هەستایە هەستانەوەیەکی گەورە وەکو میلەت زۆر گرنگە کە ئەو هێزی بمێنێت و بەردەوام خۆی پێشەم شتە لەسەر پێی خۆی بۆ ئەو کاتە ئەگەر لایەنە دیموکراسی وڵاتە نێو دەوڵەتەکانی پشتگیری بکەن یا ڕۆژ دەستی لێبەرە خۆت لەسەر پێی خۆت بی ڕێز و حرمەت. وەڵام من دوو خاڵم هەیە حەزەکەم بە کورتی لە سەری بدوین. یەکەمیان ئەم ڕێکەوتنەی کە کرا وا هەز دەکەم کە جۆرێک لە پەلەپەل کردنی تیا بوو چوونی شاندی ڕۆژاوا بۆ شام بۆ دیمەشق لە کاتێکا بوو کە لە گەرمەی شەڕا بووین. بەڕاستی ئێمە ئەوەی کە لەگەڵ دەنگباسی شەڕا بووین ئەوەنگە ئاگامان لەو شاندە نەبوو کە چوو بۆ دیمەشق و بە پەلەپەل ئەم ڕێکەوتنیانیان کردو. دوای ئەوەش یەکسەر تورکیا پێ خۆش بوو بەرقەی لێیە و لە تەلەڤیزۆنی ڕسمی دیمەشقە بڵاو کرایەوانێ و خاڵەکانی خوێنرایەوە و تر وەکو بەڕست کاک حاکم خاڵەکانی باس کرد. من ئەم بەیانیەش لە ڕوودا و لە بەرنامەی لەگەڵ ئەو کوڕە ناوی چییە؟ هیوا لەگەڵ هیوا 34 خاڵی خوێنەوە هەمووی باش بوو. بەتر نازانم ئایا مەسەلەن ئەم شاندەی ڕۆژاوا کە چوون یاسەناسێکیان لەگەڵ نەبووە ئەم وردەکاری کە کاک حاکم باسی کرد خۆی ئەوانە زۆر مهمە. ئەمەی پێشەوە مامۆستا ئەوەی من باسم کردی پێش ئەم ڕێکەوتنە پێش ئەوە بوو ئەم بن باسی دەستورەکەم کرد باشە. ئەوەی کە من ئەمێ جەختی لەسەر کەم و ئێستا من بۆ چوونی خۆم هەر لە خۆمەوە وای بۆچم ئەڵێم ئەم ڕێکەوتنە یا بەنەو ئەم ڕێکەوتنە ئایا ئەمە موامەرەیەک نییە بەرامبەر ئەو پرۆسە گەورەی کە لینسی گراهام سیناتۆری گەورەی ئەمریکی کە دۆستی کە ڕفیقی ترامپیشە ئەو پرۆسە گەورەی بە دەستەوەیە کە ئەوێ کورد بپارێزی ینی ئەمەیان کردووە بۆ ئەوەی تر بڵێن با بە ئەو خۆیان کورد و شام ڕێکەوتون ئەتر تۆ بۆ خۆتی لاگەکەیت و پرۆسی وایەنیتە پێشەوانەی پرۆسەکەی ئەوی پێ فەشەلکەن. ئەنجا ئەمەش یەک نقطەیەکە هەیە داوای 1 ملیۆن دەنگەکات ینی لەبەرەوە پێویستە لەسەر هەمومان هەموو کوردێک لە هەموو گۆی زەمینە ئاگای لەوە بێ هەر لە فەیسبوکەکانی خۆمانەوە لە مۆبایلەکانی خۆمانەوانێ دەنگ بۆ پرۆسێ بین. ئەگەر مساعدەکەی یەک خاڵیکە هەیە دقەی تەنها 1 دقە تەلەڤیزۆنی جەزیرە ئەم فەیسەڵ قاسمە لەوەیەکە لە بەرنامەکانیە زۆر سوکایەتی بە هەموو کورد کرد. پێ بە کوردەڵە ساقت یعنی بە کلمێک ینی بێڕەوشت بێ ئەخلاق یعنی لەبەر ئەوە من لێرەوە داوا ئەکەم ئێمە چ ڕێگەیەک بگرینە بەر بە چ میکانیزمێک بتوانین کە ئێستا بەڕێزی دکتۆر قسەکانی لەسەر ئەو شتانە بوو بتوانین کەوا داوای لەسەر قەیدکەین لەسەر جزیرە و لەسەر ئەو فەیسەڵ قاسمە. دەستان خۆش بێت. وەڵام من پرسیارێکم هەیە وە کاک حاکم شێخ لەتیف یەکەم لێدوانێکم بینی ئەم شەو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر باو بوو کە گوایە جەنابێت وتوتە ئەمەی کە هەسەدە و دیمەشق کردویانە ڕێکەوتن نیە تەسلیم بوونە. ئەمە قسەی ئەم ڕێکەوتنە تازەیە یا ئەوەی ئەمەی تازەیان ئەمەیان بۆی دوێنێ بەڵێ سەکەوە یعنی باشە. ڕێی دکتۆر مەوێت لەسەری دکتۆر عیباد ئەگەر لەسەر ئەو ڕێکەوتنە توێش ڕێیەکمان پێ بدەیت. ئەمە ئەوە دوو من پێم وا بێت لە دنیای سەوای لێ هاتووە لە ڕاستیدا ئەوەندەی یاسای هێز بەکارە ئەوەندە هێز یاسا بەکار نییە. ئەین تۆ بیرکەرەوە ترەمپێک پیا بووە بە ئارەزووی خۆی چی بێ دەیکات هەڵەکوتێتە سەر وڵاتێک سەرۆکیەگرێت هەڕەشە لە ئێرانەکە ئەوەی مانگلێت ئەدەم بە عێراقەڵەیە بۆ نییە مالکی دابنیت و فلان کەس دابنەی. ئایا بەڕای ئێوە لە ئێستادا کە باسی دەستور و باسی یاسا و کۆمەڵە شتەکرێت لە دنیایەکی ئاوا کە دنیای هێز بەرقەرارە
ئێمە چیمان پێکرێت کە هیچ بەڕاستی ئەمە هیچ پشتیوانێکمان نییە کورد هیچ پشتیوانێکی نییە هەیە و نییە خۆمانین و لە ئەرزی واقعی شاد سەلما کە تەنها خۆمان هەین خۆشمان ئەو وەسعکەمانەکەی بینی وەکو کاکەیەوتی ئەزمونێکی زۆر جوانمان نیشانی دنیای دەرەنە داوە تا ببنە هاوکار بۆمان قسەکانی من کران ئەم کاکەی هەنێک قسەی منی کرد دەستی خۆش بێ سوپاسمان سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ کاک حاکم بەنسبەت ئەو مەرسومەوە طبعا ئەو هەر وڵاتێک کە ئاوە جیۆپۆلیتیکی وابێ لەوانەیە بە ناچاری نووسرابێ نەک لەبەر خاتری کورد لەبەرەوە یاریکردن بە وشە و هەنێشتی تیا هەیە بەڵام مثلەن کە ئەڵێ نیسبەی مەلحوس ئەگەر شکلی مەلحوس وایە باشتر بوو شکلی مەلحوس خۆ دەزانی یەک کەس جاری وایە ئەتوانێت کاریگەری 100 کەسی هەبێ بەڵام خاڵی 4 و 6 زۆر باشە ئەکرێت لە خاڵی 4 و 6 کە باسی ئەوە کە هیچ تەمەییزێک نەبێ هیچ جیاوازێک نەبێ ئەکرێ ئیستیفادەی لێ بکرێ بەنسبەت نەورۆزیشەوە نەورۆزی وەکو کورد باز نەکردووە بە هیچ جۆرێ وەکو کورد جەنابەوتی وەکو خاڵی ئیجابی باسی کرد ئەو وەکو تەئاخی و جەژنێکی وشەی نەورۆز بەکارێنێ بەس لە دواییە ئەشیکا بە عوتڵە بەڵام ئەڵێ وەکو شتێکی برایەتی و بەهار یعنی وەکو جەژنی کورد ناوی ناهێنێ ئەوەیان هینەکەی من زەرورەکەی من ئەوەیە خاڵە زەرورەکە ئەوەیە ئەو تەکنیکانەی ئەوان و ئەو هینانی ئەوان ئێمە چۆن بەرپەرچی بینەوە ئەو بە فەردی کردوەتی ئێمەش ئەتوانین بە فەردی لە ڕێگەی مەسەلەن هینەوە کاک عەبدیەوە ئەویش بە فەردی بۆکو پێشمەرجی هەنێشت باسی بکات ئەو ڕێکارانەی کە ئەکرێت ئێمەی کوردیش بگرینە بەر ئەکرێ باسی بکەین چونکە من پێم وایە لە پەرلەمانە قەت ئەوە سەر ناگرێ ئێمە کەمینە ئەبین بەنسبەت کاک دکتۆر عابدەوە باسی ئەوت کرد کە سنوورێک نەبێ بۆ ئەوەی کە سکاڵا تۆمار بکەی سنووری دەوڵەتان ڕێگر نییە واتیە گەشتم لە وڵاتێکی کەەوە ئەتوانی سکاڵا تۆمار بکەی یەکەم ئەوە نابێ بەوەی کە ئەو وڵاتە بڵێ ئەمە شەئنی داخلیە دووەم ئایا ئەوە بۆ فیدراڵیەت ئەبێ بۆ هەرێمی کوردستان ئێمە کە هەرێمێکین دەوڵەت نین ئەتوانین ئەوە بەکاربێنین سوپاس زۆر سوپاس بەڕێزان هەردوو بابەتەکە زۆر گرنگ و زۆر باش بوو کاک شەغلەتی جەناب بچووتە ڕۆژاوە ئایا ئەوان بەنسبەت ئەو مەرسومە ئەیانزانی ناوەڕۆکی بۆ شوێیانی وڵی باسیەوەمان نەکرد ئوستاز ما بەسم خۆشی چام لەوەش باز نەکرا ناوەڵ باسیەوەمان چونکە بەڕاستی ئەو مەرسومە هیچیانیەوە ئەوەی مەکە چوین لە شەڕ و نەسەر کە گەیشتینەوە وەستا شەڕەکە بەڵام وەزیان لە شەڕان باڵە باڵە بەنسبەت دوایی شتێکە بۆ جەرمە نوکتەشە لەسەر ئەوەی شەڕ و قانون مرسەدی سووری هەیە لە کاک دکتۆر لە ڕێڕەخراوێکی بەهێزیشن بەڕاستیەکەی ئەگەر ئەوان مەسەنە و کۆنتاک کرێ بۆی کە فێرکن ئەو سکاڵانە چۆنکەن لە ڕووی نەودەوڵەتیەوە گرنگە ئەگەر بەڕاستیەوە بکرێ ڕاستیەکەوەی کە منە قسە لەگەڵ مەترسێکی زۆر گەورە هەیە و ئەو مەسەلی مەرسوم و ئەو ڕێکوتنانە هەروەکو تاکتیکێک وەروەکوەیە کە وەزاکە تێپەڕۆ بکرێ بە دەوڵەتێکی مرکزی هیچ شتێکی تر نییە ئەنی بە کوردەکەی بۆ خەڵەتاندنە ئەگینا هیچی جێبەجێ ناکرێت و ئەوەی کە هەیە معامەرەیەکی گەورەیە و تورکیا لە پشتیوێتی بەڕاستیەکەی هەمومانەوە ئازارین و دوور نییە ینی دوای ئەوەش بەپێی ئەو قسەی تۆمبارە بە هەندی وەربگرین کە تەجروبەی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووە ئەمە زۆر خەتەرە و مەترسیەکی گەورەیە یعنی سەرمانە دوایەوە بەڕاستی ئەبێ ئیش لەسەرەوە بکرێت چونکە قسەکەی ڕاستیشە قسەکە ڕاستە کە تەجروبەکەمان سەرکەوتوو نەبووە ئەوە تاوە سەری کە لەسەر وەزارەتی ڕێناکەون بەداخەوە یان ئێمەی کورد ئەوەندەی با بڵین کە لۆمەی ئەم و ئەوکەین ئەبێ لە تاریخە لۆمەی خۆماکەین خۆمان نەبووین لە بەدرێژایی مێژوو خۆمان نەبووین کاراکتەرێکی سەرکەوتوو نەبووین لە ئاسینە و دەوڵەتەوە هیچ کاتێ ئەو فرسەتانش هاتوۆتە پێشەوە لە دەستمان ناوە تۆ سێری کە تورکیا چەند زیرەک بوزانی کە وەزعێکی هاتوۆتە پێشەوە نێودەوڵەتی لە نێوان باشوور و ڕۆژاوایە کە شێک بکرێت ئەو مەترسانی قۆستەوە هێنی کرد تەنانەت مەسەلیش ڕوخاندنی ئەسەد و هێنانی ئەو داعشانە بۆ سەر حکم هەمووی لە پێناوی ئەوە بوو کە کورد نەبێ بەشی یەک مەبەستیتری نەبوو تورکیا تەنها ئەوە نەبێ ئێستش کە لەگەڵ قەتەر و سعودی ئۆمانە ڕێکەوتووە تەنها بۆ مەبەستانەیە لە ڕێی پارە بە ئەمریکا زۆر بە باشی زانوێتی ئەو مەسەلە دیپلۆماسی و زەختە سیاسانە یاری نێودەوڵەتیانە بکات ئەزانێت ترامپ ئێستا پارە ئیشەکە لە ڕێگەی سعودی و قەتەرەوە چۆن ئەمریکای بەکارهێنا و چۆن مەسەلەی ڕۆژاوای قەڵب کردەوە
بەڕاستیەکەوەی کە گرنگە لە ئێستا ئێمە ئەبێ ئیش لەسەر خۆمان کە ئەو مەترسیانە هەست پێ بکەین لە لای خۆمان کە بەداخەوەسی پێ ناکەیت یعنی هیچیشی بۆ ناکرێت تێگە ئێستا وامەزانی لەوانەیە بە دوو ڕۆژ بڵێن کاکە وەڵای باەمە ئەم حکوومەتە دروست بکەیت کەچی هەر سێرەکەم هەر لە هەمان ئاوازی خوان دەخوێنن ڕاستە بەداخەوە. هێوارتان باش دەستخۆشی بۆ هەردوو دکتۆری بەڕێز سەبارەت بە کاک حاکم شێخ لەتیف سەبارەت بەوەی کە باسیەوە کرد لە جۆلانی دیکتاتۆرە و بەراو دیکتاتۆریە دەڕوا ئەوە فعلەن وایە و من وایە بینم کە ئەمریکا ئەو خواستی هەیە کە تۆم باراک باسی کرد کە هیچ جۆرە لامەرکەزیەک بۆ ئەو ناوچەیە وها باسی ئەوەی کرد کە فیدرالیەتی عێراقیش سەرکەوتوو نییە یعنی بە مەفهومێکی تر خێرە مباشر باسی ئەوەی کرد یعنی نییە ئەمانە هیچی نەمێنێ هیچی بە کەڵچی ئەو ناوچەیە نایە ئەمە لەلایەک لایەکی تر جەناب ناسان باسی مەرسومی ژمارە 13 ساڵی 2006 جۆلانی کرد 2026 بورن کرد لەگەڵ ئەم ڕێکەوتنی کە دوێنێ ئێلان کرا جیاوازی نێوان ئەم دوانە چییە ئایا چییە بێ من وەکو خۆم پێم وایە کە ئەو شتانەی کە لە سووریا کراوە هەر هەمووی وەکو خۆت باسەکرد دەڵەمەیە هیچی لە جێگای خۆیان نییە هەر تۆزێ تەرازووی هێز بۆ ڕێکرێ هەمووی عکسیەوە بێتەوە باشترین شتیش من پێم وایە ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتیانەی کە لە هەرێم و لە باکوور و ناوچەکانی تر و ئەوروپا دروست بوو بەشێکی لە شتەکان گۆڕی بەوەی کە ئێستا لەم ڕێکەوتنی دوێنێ ئێلان کرا لە مەرسومەکەی وت ئەبێ ئەندامانی هەسەدا فرد تاک داخلی جێش و مؤسساتی بەرگری سووران بەڵام لە ئەمەی تازە باسی ئەوە کاڵێ ئەبێ سێلی وە بۆ حەسەکە وەلیوایەکیش بۆ کۆبانی بەکارێنەوە گۆڕاکارێکی گەورەیە یعنی کەواتە ئەم شتانە هیچی لە جێگای خۆیان نییە با بڵێن سابت بێ و ئەوانە ئەکرێ هەموو لە حەزەیەک بگۆڕێ ئێستا ئەوەی کە من پێم باشە ئەو بەڕێزانی تیش باسییان کرد ئەو پرۆژەی یاسای ڕزگارکردن خۆی پاراستن نییە ئەوەی کە بە سەیڤاتوە لە ئینگلیزیەکەیە پرۆسەی ڕزگارکردنی کورد لەو پرۆسەی لینسیگرام و ئەو ئەندام پەرلەمانی ترکە ئەو ئەفوو ئەندامی نوێنەران پێشکەشیان کردووە ئەمە شتێکی گرنگە یعنی ئەگەر ئەوە دەربچێ کورد ئەکرێ نییە پێی زیاتر لێ ڕاکێشێ بە نەوعێکی تر ئایا ئەمەی کە ئێستا کۆمەڵەشتی تایە لەم ڕێکەوتنی دوێنەیە نوعێک لە لامەرکەزی نایە بە باکو بڵێ کوردستانی ڕۆژاوە ئەمە سەبارەت بە جەناب سەبارەت بە کاک دکتۆر عیباد بەس ئەم نقطەیاڵم بۆ ئەو تاو ببوورە سەبارەت بەوەی کە باسی ئەوەت کردبووتی ئەو سیستەمی خۆسەری ڕۆژاوە شتێکی زۆر جوان بووکە سەرۆکی بەکارهێنا ڕێیکی وا بوو کە لەبەر ئەو جوانەی کە ئەمریکا و ئەوانە نیانوێ شتێکی وا جوان لە مەتیقا دروست بێ بەشێکی لەوەی کە دژایەتیان کرد لە ڕوانگەیەوە دژایەتیان کردبێ کە نایانوێ لێرە نظامێکی دیموکراسی ئاوا پێشکەوتن خواز هەبێ بەو شێوەیە ئەمە ڕەبتە بێتەوە بە دیکتاتۆریەتەکەی کە ئەمریکا لە پێشەوە باسم کرد ئەوێت کە لەم ناوچەیە هەبێ زۆر سوپاس ئەفو سەرەتا سوپاسی کاک حاکم و هەردوو بەڕێزانەکەین بۆ کە لەو بابەتی پێشکەشیان کرد کە سوودمەند بوو لەم کاتەیە بەڵام ئەوەی منیش بیڵم چەند تێبینیەکە یەکەمیان دەربارەی ئەو ڕێکەوتنەی کە کرا پێم وایە بە بڕێ بەڵێ ئەوەی کە کرا لە نێوانی دیمەشق و ئیداری خۆسەرە پێم وایە من ئەم ڕێکەوتنە درەنگ کەوت یعنی چونکە ئەگەر سەیری ڕێکەوتنەکەی دەی مارس بکەین دەی مارسی ساڵی 2025 ئەگەر ئەو کاتە ئەو ڕێکەوتنەی کە کردیان و ئەو خاڵانەی کە لە ڕێکەوتنەکەی دەی مارسە هەبوو پێم وایە زۆر بەهێزتر بوو زۆر باشتر بوو لەوەی کە ئێستا هەیە ئەگەر بڕیار بوو ڕێکەوتن بکرێ چونکە ئەو ڕێکەوتنەی کە کرابوو هەموو کۆبوونەوەیەک ئێمە ئەبینین کە ئەمریکیەکان ئامادەیان هەبوو تۆمبارەك لە کۆبوونەوەکانە هەبوون و هەموو کاتێک پشتیوانی مەزڵوم عەبدیان کردووە لە بوونی ئەو کۆبوونەوانە لە دیمەشقا لەبەرەوە پێم وانییە کە زۆر کەزەڵێ ئەمریکا خیانەتی لە کورد کردووە پێم وانە ئەمریکا خیانەتی لە کورد نەکردووە ئەمریکا ئێستا چی ئەڵێ هەر لە سەرەتاوە هەر ئەوەی وتووە
توێتی ئەم هێزی هەسەدەیە کە ئێمە پێکمان هێناوە بۆ شەڕی داعش پێکمان هێناوە و هیچ بەڵێنێک نییە کە ئەمە نوێنەرایەتی کورد بکە، هیچ بەڵێنێکی پێ نەداون دەوڵەتی سربەخۆیان بۆ دابینکە، هیچ بەڵێنێکی پێ نەداون کە فیدراڵیان لە دەستوری سووریا بۆ بچەست. چی وتووە ئەو سەرەتاوە لە ئێستاشەوە هەر ئەوەی وتووە. بەڵام کورد خۆی ئەو هێزە سیاسی کوردیانە تۆ چۆن تەوزیفی ئەمە ئەەکەی بۆ بەرژەوەندی خۆت. پێم وایە ئەمریکا پێی وابوو مافەکانی کورد لەوەیە خۆی بەرجەستە ئەبێ کە بچێتە دیمەشق، لە دیمەشق بێ لە دەستورە مافەکانی بچەسپێنێ و بەشداری هەڵبژاردن و پەرلەمان بکە، بەشداری حکوومەت بکە. پێم وایە ئەمە هەمان ئەزموونی عێراق بوو. ئەزموونی عێراق لە دوای 2003وە کە ڕژێمی بەعز ڕووخا، کورد خۆی چووە بەغا، ئەمریکەکان خۆی هانیاندا کە لە بەغا بێ، خۆیان سەرپەرشتی ئەوەیان کرد کە دەستور بنووسێتەوە، مافەکان لە دەستورە بەرجەستە بکە. ئەبوویە کورد ئەمە بکە. بەڵام پێم وایە مەزڵوم عەبدی هەموو جارێ لە کۆبوونەوەکانە ئەیوت زۆر باشە، ئیمزایە کرد، بەڵام کە هاتەوە بە قامیشلۆ و حەسەکە نێتوانی ئەمە جێبەجێ بکە. کەواتە فشارێکی لەسەر بوو لە حەسەکە و دیمەشق، هێزی تر هەبوون، کاریگەریان لەسەری هەبوو کە نەیانهێش ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ. ئەگەر ئەو ڕێکەوتنەی دەی مارسی جێبەجێ بکرایە، نەهێرشەکانی سەر شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەنجامەدرا، نا دێرە زور و ئەو ناوچانەی لەدەست ئەساندا. ئەو کاتە ناوچەیەکی جوگرافی زۆری لەدەستا بوو، هێزێکی عەسکەری باشی هەبوو، پشتیوانیەکی نێودەوڵەتی هەبوو، ئەمریکا و فەڕەنسا و هێزەکانی تر پشتیوانیانە کرد. ئەو کاتە زۆر باشتر و زۆر بەهێزتر بوو کە مادام ڕێکەوتنەکە کرد. خاڵی دووهەمم ئەوەیە کە ئەمە پەیوەندی بە تورکیا و بە پرۆسەی ئاشتی تورکیاوە هەیە. ئێمە ئەبینین ئێستا تورکیا حازرە لەوێ، یعنی بڕوا بکەن شەرع وەکو دەسەڵاتێکی وەکو دیکۆرێک وایە داناوە، هێزی تر ئیشی پێیەکەن. لەبەرەوە ئێستا ئەو گروپانەی عفو یەک دەقەتمان بە ئەمە بگێن، ئەو هێزانێکی کۆمەڵێک گروپی عەسکەرین، کۆمەڵێک شێواز سوپای یەکگرتو نییە لە سووریایە. لەبەر ئەوە شەرع ئەوەی بەدەست نییە، ئەوەی هەیە لە تورکیا. هەتا ئەڵێن ئێستا شەرع کۆمەڵی ڕاوێژکاری لە دەورن، هەموو ڕاوێژکارەکان تورکن. تورکیا چی پێ ئەڵێ؟ ئەبێ ئاوا بکە، ئەبێ بەو جۆرە حرەکەت بکە. وە دوجارش ئەمەی کە کرا تورکیا بوو و تورکیا ئەمەی پێکرد. خاڵی سێهەم کە بە یەک دقە ئەوەیە کە ئەمەی کە کرا ئێستا پێم وانێ ئەم دۆخە هیچی نەکرد بێ، تێکشکا بێ، نەخێر. دۆخێکی زۆر باش بوو، کاریگەریەکی زۆر باشی هەبوو، هەستی کوردایەتی و مافەکانی کورد لەسەر ئاستێکی جیهانی جوڵێنرا، لە پایتەختەکانی ئەوروپا خۆپیشاندانی زۆر کرا، لە وڵاتانە خۆپیشاندانی زۆر کرا. بەڵام دوجار ئەوەیە ئەبێ هێزە کوردیەکان و حیزبە کوردیەکان بە خۆداچوونەوە و مراجعات و هین بکەن، چونکە دوجار هێزی سیاسی و حیزبی کوردیە شتەکەی ئەکەوێتە دەست. بەڵام ئەگەر مراجعات نەکرێ و بە خۆداچوونەوە نەکرێ، هەتا لە ئاستی هەسەدە و ئەوەی تورکیا، لە ئاستی هێزەکانی تورکیا، هێزەکانی عێراق، ئەزمموی هەرێمی کوردستان بە تایبەتی هەموو خەڵک سەیری ئەزمموی هەرێمی کوردستانەکە لە چه ئاستێکایە، چۆن حرەکەتەکە چۆن نەجوڵە. بەڕاستی بەم بێباکێ کە ئێستا هەیەە و بەم شەڕەم بچووکانەی کە ئێستا لەسەر دەسەڵاتێکن و ئەیبینین ئێستا لە بەغاچیەکەن، پێم وایە هەموو ئەو هەمانە هەمووی بە فیڕۆ ئەچێ ئەگەر جوڵانەوە و بە خۆداچوونەیەکی نوێ نەبێت. ڕێز دکتۆر عیبادەکەم دەستان خۆش بێ بۆ بابەتە. لە ڕاستیە من دوو سەرنجی بچووکم هەیە کە یەکیشیان ئیزافەیە بۆ پێشاسکردنەوەی قسەکانی دکتۆر عیباد. سەرەتا ئەوەی کاک حاکم لەسەر دەستور و بەیاننامە و مەرسومانی کە لە بەدرێژایی کورد لەگەڵ دەوڵەتانی سەردەستا ئەنجامیاوە وە خۆشی ئەماژەی پێکرد. بەداخەوە ئەمانە زۆربیان تا ئێستش حیبر عەلە الوەرەقن، ینی کێشەی دەستور و مەرسوم و بەیاننامە و هەموو ئەو هەپێبێنێتیانی کە کورد لەگەڵ وڵاتانی سەردەستا کردوێتی ئەوەیە کە لە سەر ئەرزی واقع جێبەجێ نەکراوە. ینی بەداخەوە بۆیە ئەچمەوە سەر ئەو بابەتەی کاک عیباد کە پێداگری ئێمە بە دیکۆمێتکردنی تاوانەکان، سووربوونی ئێمە لەسەر نووسینەوە و تەوسیەکردنی ئەو جینۆساید و کۆمەڵکوژیانی کە بەسەر کوردە هاتووە ڕەنگە زۆر گرنگتر بێ لەوەی کە ئەم بابەتانە مەرسوم بن یا لە دەستورا جێ بکرێنەوە. ئەگەر ئەمەی جۆلانی مەرسوم بێ و لە دەستورا جێ نەبوو بێتەوە، ئێمە ترسی ئەومان هەبێت کە لە ئایندا ئیشی لەسەر نەکرێ. خۆ مادەی 140 لە دەستورا جێ کرایەوە. تۆ بیری دێت دکتۆر لە هەمومان باشتر زانی لە گەرمەی بەیاننامە 11 ئازارە
هێشتا نیوەی بەیاننامەکە کاتی بەیاننامەکە هین نەبوو بوو لەو 4 ساڵەیە لە 2 ساڵی یەکەمە خەڵکیان نرد خۆی تەقانەوە بم بەلام سەفا و بارەگای شۆڕشی ئەیلول و پارتیە مادەی سێی دەستوری عێراق لە سەردەمی قاسمە نەتیجەکەی بە قانونی ئیسلاحی زراعی و ئەو شەڕ و فەرتەنەیە هات لە دەربەنی بازیان مادەی 140 ئاماژەم پێکرد ئەوەیە کە تا ئێستش هەر بۆیە هەموو ئەمانە بەڕاستی وەکو خۆت ئاماژە پێکرد لەم سەرزەمینەیە کە پێی وترێ ڕۆژهەڵاتی ناوین شەرقی ئەوسەد هەمووی حبر عەلە الوەرەقە بۆیە ئێمە لە نەتیجەیە بێ بگەڕێنەوە بۆ خۆمان چامان لە بەرگە دەستوریەکان نەبێ ئەوەی کە ئەتوانێت کورد ڕزگار کا خودی خۆیەتی ناوماڵی خۆیەتی کە بەداخەوە تا ئێستا ئێمە فۆکسمان لەسەر ئەوە نەبوو ئەو بابەتی کاک دکتۆر عیباد ئاماژەی پێکرد زۆر گرنگ بوو بە دیکۆمنتکردن لەوەی کە من نەزانم کە ئەوەی کە کەیسی کیمیابارانی هەڵەبجەی گەورەتر کرد لە پرۆسی ئەنفال لە کارەساتی ئەنفال کە گەورەترە لە هەڵەبجە ئەو وێنەی عمەری خاوەر بوو کە ئەو دەنگدانە و جیهانی دروست کرد ینی یەک بڕگەماوە من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی دیبێتێکی تەلەڤیزیۆنی پرسیارم لە دیبلۆماتێکی نەمساوی کرد بە ناوی فێردیناند هینە بیش لە لەسەر تیرۆری قاسملوو وتم قاسملوو لە ماڵی ئێوە لە وڵاتی ئێوە لە بەردرگای ئێوە شەهید کراوە و تیرۆر کراوە بۆچی هینتان نەکرد بۆ ئەو کەیسە تا ئێستا ژماوەتەوە بۆ خۆتان نەزانەوە نزیکی نیو سەدەیە لە سەرەتای هەشتاکانەوەم کارەساتە ڕوویەوە تا ئێستاش کەیسی قاسملوو ماوەتەوە لە وەڵام ئەوتی ئەو دانیشتەی کە قاسملوو لەگەڵ ئێرانیەکان کردی دانیشتێکی لۆکاڵی بوو نەمسا وڵاتی نەمسا ئاگای لێ نەبوو لە ئوتێلی برادێکە کۆ بوونەوە بە خۆیان قسەیان کرد بوو بۆیە ئەو تەوسیەکردن و ئەو گرنگترین نێودەوڵەتیە بابەتێکی زۆر گرنگە و پێداگری شەقامیش ینی پێداگری شەقام ئەتوانێ سووربوونی کورد خۆی لەسەر قەزیەکان زۆر زۆر بسەلمێنێ دەستان خۆش بێت دکتۆر عیباد خۆی بەشێکە لە پرۆژەیەکی گەورەتر بە ناوی ناوەندی کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی ئێمە لە 4 ساڵی ڕابردووە شێکی باشمان کردووە لە ناوەندەکە بووە بە سەکۆیەک لە نێوان بەڕێزان دادوەران لێرە و ئەنجومەی دادوەری و دادوەرە نێودەوڵەتیەکان تاوکەسە نزیکەی 21 کتێبمان نووسیوە لەم بابەتە یعنی علاقاتێکی باشی نێودەوڵەتیمان هەیە بەڵام کێشەکە لە کوردستان ئەوەی حتا لەوانی داعشە جەنابی باسی تەها جومەیلی کرد ئەو دۆکۆمنت و داتایانە ئێمەی کورد کۆمان نەکرێتەوە و بەشێکی زۆری یونیتات و هەروەها بەشێکی زۆری لە ڕێگای علاقاتی تری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەتایبەتی سیجا کۆیکرێتەوە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی سپیتی ئەمریکی و هەندێک هاوڕێی تر لێرە پرۆژەیەکمان هەیە کە پێم وایە ئێستای ڕۆژاوا قورسەشتی زۆری لێبارکەیت و داواکاری زۆرت بۆی هەبێت ڕێگوک و نەوتوەیەکی خۆمان وایە کە لە کۆڕەوە بووین و ئەوەی بۆ لای ئێمە گرنگ بوو ئەو کاتە فەردێکی ئارت چوزانم ژیان بوو بۆیە هیچ دۆکمنتێکی کۆڕۆمانی هیچ دۆکمنتێکی ئەنفالمانی یان کەمتری دۆکمنتی هەڵەبجەمانێ بۆ چونکە ئەو لێوە جیاواز بوو و بنسبەت ڕۆژاواوە لە هەتاوەکو 2010 و 2011 مافی خوێندنیان نەبوو یعنی ئێمە زانکۆمانە بۆ مافی خوێندنیان نەبوو بۆیە ئوستازی وەکو جەنابتانی وەکو بەڕێزانی کە لێرەن یا وەکو گەنجانی وەکو ئێمە لەوێت تەخەڕوجی زانکۆکانی ئەوان نین چونکە ئەسان جنسیان نەبوو لە 2011 تا ئێستاکە لە شەڕێکی نابەرامبەران ینی 14 ساڵە لە شەڕان و دیسانەوە فرسەی بۆ ئەوان فرسەی خوێندن و فرسەی کۆنێکشن لەگەڵ گیانی درەوە نیان بۆیە لەم قۆناغا پێم وایە ئەرکی باشوورە بە درەجەی یەک و پارچەکانی تریش کە هاوکاریان بن ئێمە لە ڕێگای خۆمان و سیستمێکمان دروست کردووە کە ڕەنگە هەر لێرە لە ڕێخای ئازادبوون چەند هەفتەی داهاتوو بڵاویەکەینەوە کە دۆکۆمنتی هەموو ئەوانی کە ڕووی داوە و ئینشەڵا ڕوونادە لە داهاتووە لە داهاتووش هەرچی ڕوودا دۆکۆمنتێکن بە شێوەیەکی یاسایی بۆی دوایی لە دادگایەکە کە بەکارمان هێنایە و مەجای تاعنی گەورەیتیانە بێدا مەجای بەکارهاتنی تیابێت کە ئەو دۆکمنتانە چیە جگە لەو ڤیدیوانی کە بڵاو بنەوە دەیان هۆکار یان دەیان ڕێگایتر هەیە بۆ دۆکمنتکردنی ئەو تاوانە گەورانە قسەمان لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوی ئەژنەبیەکە بە تایبەتی ڕێکخراوە سووریەکان کە بەشێکیان لە ئەڵمانیا ناوی سووریەکانیش ئەوەی کە بەرامبەر بە کورد کراوە لە ماوەیەکە بیستم ئەی بینین و ڤیدۆکانی بینین سووریەکان 1000 جار لەو زیاتریان بەرامبەر کراوە هەم لەلایەن هەتەشە خۆیەوە هەم لەلایەن بەشار ئەسەدەوە ینی بڕێک یەک ریسێرچ چێبکە لە ناو گوگڵا بۆ نمونە سیریان ئەکاونتەبڵی جەستس زیاد لە سەدان دۆکۆمنتیان هەیە لە ناو دادگاکانی ئەوروپای کە جەنابەت باست کە بە پێی اختصاصی شامل کەیسی قەیسەریان هەیە کە کەیسێکی زۆر گەورەیەوە 10,000 کەسیان لە سژنەکانە بە فەلاقە تاکو مردن شووە
یعنی ئەزمونێکی ئەوان ئەزمونێکی باشیان هەیە باشەکەی ئەوەیە کە بەشێکی زۆری ئەوانەی لەم جۆرە منەزەماتانەش لە سووریا ئیشەکەن خەڵکی مرۆڤ دۆستن و خەڵکێکن کە نەتەوە پەرستی بەلایەنەوە زۆر گرنگ نییە و خەڵکی ئەژنەبیشن داوا لەوان کردو بەشێک بن لەم پرۆژێ بەڵام ئەم جۆرە پرۆژانە نەفەس درێژیەوێت و ئەم جۆرە پرۆژانش بەشێک کە پەیوەندی بە سیاست حتا اختصاصی شامل ئەو ماوەی کە پێشتر وتیان ئەحمەد شارە ڕوا بۆ ئەڵمانیا داوایان کرد بۆ اختصاصی شاملەوە یان بۆ یونیڤرسال جوریسدیکشنەوە دادگای بکرێت بەڵام دیسانەوە حاڵاتێکی وایە ڕاتە ناو قەراری سیاسیەوە دکتۆر شارزای هەیە ئەبێ وەزیری عەدل و وەزیری خارجی قەرار بات کە دادگای بکرێت چونکە 2004 کۆڵن پاوڵە ڕاتە ئەڵمانە کەیسێکی وا هەیە بەڵام محکەمە ناکرێت هەرچەنە شکاتەکەشی لەسەر بوو وەرحاڵ ئەم جۆرە ئیشانە هاوڕام لەگەڵ دکتۆر عیبادە چەکێکی گەورەیە بەدەست کوردەوە هەرگیز ناکاتە هاوشانی چەکی شانی شەڕبانێک بە تەکید بەڵام چەکی گەورەیە بۆ ئەو کەسانەی کە توانیان نییە ئەو کەسانیان دەتوانێت ئەو کەسانەی کە دەسڵاتێکی گەوری جیهانیان نییە بۆ بەرگری لە خۆیان بکەن دووبارە سپاس دەکەم کاک تەحسین دەستان خۆش بێ من دوو پرسیارم هەیە پرسیارێک بۆ جەنابی دکتۆر لەتیف باست لە دابەشبوونی دیموگرافی کرد لە ڕۆژئاوا و لە سووریا کە چۆن عەرەبەکان بەهۆی پشتێنەی سەوزیان عەرەبیەوە هاتوونەتە ناوچە کوردیەکان ئێستا ناوچەی بڵین کە بڵێ پیور کوردی بێ زۆر زەحمەتە و هەروە کوردەکانیش کوردێکی زۆر چوونەتە دیمەشق و شارەکانی تر بڵاوبوونەتەوە جا بۆ چارەسەر بۆ داهاتوو جەنابەت باسی چارەسەری دەوڵەتت کرد واتە دەوڵەتی مەدەنی مەواتەنە کە هەمووان یەکسان بن لەگەڵ دیمۆکراتیای تەوافقی شتێک بوو دۆزرێتەوە کە ئەم پێک هاتە جیاوازانە لە ڕێی ئەنجومەنێکیەوە لە ڕێی شتێکەوە کە بەدەنگی یەکسان هەندێک بڕیاری استراتیژی بڕوە یان مافی چارە نووس بۆ کوردستان یان ئەوەی وەکو لە هەرێمی کوردستان و تومانە مافی چارە نووسیان فیدراڵی کامیان بە باشتر و ممکنترە زانی کە هەمان شت بۆ کوردستانی تورکیا و تورکیاش بازەکرێت کە ڕەنگە ئەوەی یەکەمیان باشتر بێت پرسیاری وەم بۆ جەنابی دکتۆر عابیدە لێپرسراوانی پەیەدە هەروەها ئیداری زاتی لەم دوو ڕۆژەی دوایە کە ئەم ڕێکەوتنە ناچاریە ئیمزا کراوە شتێک دەڵێن ئەڵێن ئێمە بەم ڕێکەوتنە خۆمان لە جینۆسای دەپارێزین واتە پلان و بڕیارێکی جینۆسای دەیە بۆ کوردەکان بۆ ئەو هێزانەی کە هەیەی ئەم ڕێکەوتنە ئەگەر خراپیش بێ ئەمان پارێزێ لە جینۆسای لەم بارەیەوە باسان لەوە کرد کە لە سووریا کێشە زۆر زۆرە ناو سونەکان پێکهاتەکانی تر و ئەلمانیەکان و مەدەنیەکان لەگەڵ ئەم ئیسلامە دواکەوتوانە لەو باوەڕیان نیت کە کێشەکانی سووریا ئەوەندە زۆرە ئەگەر کورد پارێزراو بێ یعنی جۆرانی ناتوانێت درێژە بە حکمی خۆی بە هەرە تەخێتەوە بۆیە بە هەموو تەنازولاتێکیشەوە پارێزگاری کورد دەستکەوتێکی باشە بەو ڕێکەوتنە زۆر خراپەش کە ئێستا کراوە بۆ ئەوەی بمێنێتەوە و لە داهاتوە دەوری خۆی ببینێت بەو دەرفەتانەی کە لە داهاتوایەتە پێش زۆر سوپاس. ئەم کاتتان باش بە خێربێن میوانانی بەڕێز زۆر دەستان خۆش بێ کاک حاکم هەردوو دکتۆر من تەنها یەک ملاحەزەم هەیە ڕاستیەکەی ئەم دۆخە هەم ئەبێ وەکو دۆخی ڕۆژاوا بە تایبەتی مامەڵی لەگەڵ بکرێ ناکرێت لە چاوی هەرێمی کوردستانەوە سەیری بکرێ و ناکرێ وەکو ساڵی 91 سەیر بکرێ چونکە دۆخی ڕۆژاوا مەگەر بەس خۆیان بزانن مەسەرم هەم لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی دابەشبوونی سوکانیەوە زۆر جیاوازە وەکو هەرێمی کوردستان نییە گوندێک عەرەبە گوندێک کوردە ماڵێک عەرەبە هەر لە ناو شارەکانە مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخە زۆر زۆر خەتەرناکە پێم وابێ ئەو برادرانەی ڕۆژاوا هەر شەڕیان نەکردووە و سیاسەتیشیان کردووە ئێمە بابە و چاوە ببینین یعنی دڵسار نەبین لەوە ساڵی 91 دنیا بانگەواز و بانگەشەیەکی تری هەبوو پرۆسەی دیموکراسی و بازاڕی ئازاد بەڵام ئێستا بە ڕوونی دیارە ئەمریکا ئەوروپا بە تەواوی پاسیف بووە و ئەمریکاش ڕووی لە شەخەکانی قەتەرە و بە هەموو شێوەیە پشتیوانی تیرۆرەکەن یعنی ئەمە هیچ مناقەشەی تیان نیە ئاخیر خەڵ کە بیڵێم
بەڕاستی پێم سەیرە وەکو دەوڵەت و وەکو ئەوە مامەڵە لەگەڵ سووریا بکەیت هێزێک هاتووە چوەتە سەر حکم کە بە هەموو معنانەیە تیرۆریستە یعنی سەرۆکی دەوڵەتەکە خۆی لە لیستی تیرۆرا بووە یعنی تۆ باسی مافی کردوەمانە بەڕاستی بڕای من بۆ هەردوو لایەن بۆ ڕۆژاواش و بۆ حکوومەتی دیمەشقیش کاتکڕین و کات بەڕێکردنە چاوەڕوانی گۆڕانکاری زیاترن و زۆر باسیەوەمان کرد کە ئێمە بێ لە ناوخۆیان مشوری ناوخۆ بخۆین خۆ تیج نەبی بەخوا عالم بیچن نازانێ یعنی ئێمە بێ فۆکەسی یەکەممان لەسەر خۆمان بێ بەتابەتی لە باشوور وتومە 2 ساڵمان بەسەرا تێپەڕیوە مادام ئێمە بڕیارمان داوە فیدرالی بین پەرلەمانی کوردستان لە 92 بڕیاردا فیدرالی بین دەڵێم 2 ساڵمان بەسەرا تێپەڕیوە دەستوورمان نییە ئەمە معنایە نیازی ئەم دەسەڵاتانە خراپە دەسەڵاتدارانە خراپە دەیانەوێ هەر بە هەڕەمەکی لی ڕاکێشن ئەمە بادرەی خراپە دوای 2 ساڵ لەم درەنگە هەبوو لێ مەڵە ئێستایە کە مەمجەلال دەستوری بۆ چییە یعنی مەمجەلال مقدس ئێستا چۆن بە ئەحمەد شەرعەڵەنیان دوای خومێنی بە خومێنیانەوت کێشە ئەم عەقڵیەتەیە یعنی کاتێک کە تۆ خەبات دەکەی دشی دەسەڵاتێک بۆی دەسەڵاتێک کە بێنتە سەر حکم دەبین بە دەروێشی ئەو دەسەڵاتە لە نەشوەی سەرکەوتن و لەوەیرەوەی دەسەڵاتی پێشومانەوەندە ڕق لێ بووە نازانین ئەمەی کە دەیهێنین بە خۆمان دەیکەینەوە بە مار تو لە مار گەورەی دەکەین لەبەرەوە ئێستاش بەڕاستی من ئەم ڕووداوانە تەمەن هەم شتی باشی تیا هەم شتی خراپ بەڵام باشترین شت ئەو هەستەنەتەوەیە بەڕاستی قەت شتی وام نەدیوە هەموو ئەو هەستەنەتەوەیەتی یەکیتی و پارتی لە نۆویەکەوە بە بەرنامە دەیکوژن خەڵک بەیەک بە ئەوەیەک هەمووی شکور ڕیسەکەی کردنەوە بەخوری بەڕاستی ئەم دیوە زۆر گرنگە حزب زۆر بەجێمە سوچیان کرد ئەم مۆدلی حیزبایەتیە وی لا حیزبایەتی لە هەموو عالم باشترین میکانیزمە بۆ دیموکراسی بەس ئەم شێوازە بەڵام ئێستا ماویەتی یعنی ئەم هەرێمە لەگەڵ ئەوەشدا هەر موهیمە ئەو فریاکەوتنە ئەو مزاهراتانە ئەو بە پیرەوە چوونە ئەگەر هەرێم نەبووە دەمانتوانی ئایا کوردانی ئێران و کوردانی تورکیا و کوردانی ئەو وەکو ئێمە دایانتوانی ئازاد بوون نەخیر تەنانەت تورکیا مزاهراتیشی مەنع کرد لە ئێران هەر ناوێرن چونکە فەقیرە بە خۆیان ئێستا لە ئەو پەڕی حاڵەتی خراپیدان لەبەرەوە هەرێم لەگەڵ خراپیەکانی دەرفەتە بەڵام هیوادارین ئەمانە تێبگەن کە ئیتر بەڕاستی تاقە حەلێک دروستکردنی دەوڵەتە وەکو ئیسرائیل باوەڕ بێ من بۆ نەژان ئەوەندە خۆمان نەوەتەکان وتومە دەبێت تەجروبەی ئیسرائیل بکەین دەوڵەت دروستکەین چونکە ئێمە ئەگەر ئەوان بە چواردەوری عەرەب و مسلمانان کە ئەوان بە دوژمنیان دەزانن دەورە دراون ئێمەش بە چوار دەوڵەتی دەوڵەت دوژمن دەورە دراوین ئیلا شتێک کە بیکەین دەوڵەتە ئەگەر ئیسرائیل بە 5-6 ملیۆنەوە تا حەدای 500 ملیار دەکات ئێخۆ ئێمەش لێرە بەقەد حەقەقەکەمە لە خاچی ئیسرائیل زیاترە دەتوانین ئەگەر دەوڵەتێک دروستکەین بەڕاستی تەحەدای هەموو عالم بکەین عالمیش ڕێزمان دەگرێت ئەمە یەک ئەمجا با بێم یەک بێک بە سەریعی بۆ یەک و احترامەن هەر بەڵام بۆ مامۆستا نەشات ئەوان مامۆسای گەورەمە هەر مامۆسای عەدادیشمە لەبەرەوە من تۆ گەورەی منی ببورە هەر پێم بڵێ تەلەبە مەڵێ حاکم مفتی وایز نییە ببورە لەگەڵ حاکمەکانی ڕێزم بێ بۆیان بەس بە نسبەت خۆمەوە ببورە بەس تۆ من مامۆستاکان هەمیشە دەستە و نەزەرم بۆیان مروان ئوستاز گیان من بە خۆم بە نسبەت ئەوەی جەنابەت کەوتت ڕێکەوتن نامەکە بەڕاستی تەناقوزیت ببورە هەر تەنان لایەن کاربەدەستانی ئیدارەی زاتیشەوە دوێنێ شتێکیان بڵاو کردەوە ئەم شتێکیان بڵاو کردەوە دوێنێ وتیان هێزەکانی ئاسایشی دیمەشق دێنە ناو قامشلی و حەسەکەەوە ئەمڕۆ دەڵێن وڵا ئەم شەو هینش دەڵێن وڵا هەندێکی دێ طبعا لە هەموو حاڵەتەکان هاتنی ئاسایشی دیمەشق بۆ ناو قامشلی و حەسەکە زۆر خەتەرە لەبەر دوو هۆکارێکیانەوێ حەسەکە زۆرینەی عەرەبە ناو شارەکەی قامیشلۆش نیوەی عەرەبە ئێمە وازین قامیشلۆ کوردە کام عەرەبانەشن بەداخەوە یعنی ئێمە لە ڕووی قەومیەوە لەگەڵ هیچ عەرەبێک جرایەتیمان نییە بەڵام لە عەرەبەکانی حەویجن لەو جۆرانن کە زۆر عنصورین عادەتەن چونکە مناطقی احتیکاکن لەبەرەوە هەر هاتنیان تۆ سەیریکە حەسەکە کۆنتڕۆڵی فول کۆنتڕۆڵ بەدەست هەسەدەوە بوو ئەو گەڕەکەی غوێران و ئەوانە قەت بەڕەحەتی دانەنیشتون بەدایمە چالاکی تیرۆریستیان کردو دژی کورد بەدایمە ئێستاش و پێشووتریش هەر ئێستا کەوا خەریکە بێنەوە خۆیان ڕێک دەخەن لە پەیجەکانیان بڵاو دەکەنەوە دەڵێن دەبێ ئێمە هەچی عەرەبە بڕۆین پێشوازی لەو هێزە ئەمنیە بکەین کە دێت ئێستا 4000 عەشایر دەڵێت بەتەمایە شەڕ بکە ملتەزیم نەبێ بە شەڕەکەی جۆلانی بە قرارەکەی جۆلانی لەبەرەوە ئەمە زۆر خەتەرە بەڕاستی هاتنی هێزەکە ئەگەر ڕەمزیش بێت چونکە حازینەیان هەیە لەناو ئەو دوو شارەدا
جگە لەوە شتێکی تر کاک مەزلوم عەبدی دەڵێت هێزەکانی ئاسایشی ناوخۆ شارە کوردیەکان دەپارێزن نانە ناو شارە کوردەکان وەسی چیە ئامودا و دەرباسیە و دێرکۆوانە بە معناه و بە مەفهومی مخالفە ینی قامیشلی و حەسەکە کورد نین کە دەڵێ ئاسایشی خۆمان شارە کوردەکان دەپارێزن لەلایەکی ترەوە ئاسایشی دیمەشق دێتە ناو حەسەکە و قامیشلی ئەمە چ معنایەک دەگەیەنێ بۆیە ئەو حازنە شەعبیە زۆر خەتەرە بەڕاستی هیوادارم ینی بەو شێوەیە بێت کە ئێستا باسی دەکەم ڕاستیان کرد نەک ئەوەی دوێنێ پەیجەکانی قواتی هێزەکانی سووریا دیموکرات بڵاویان کردەوە کە ئاسایش دەدرێ بەوان و بە تایبەتیش مدیری ئەمنەکان لە ئێستاوە دیاری کردەوە مدیری ئەمنەکەش کەسێکی زۆر تونندڕەوە با بزانن لە ئەدلب یەکێکە لەوانەیە کە شانازی بەوە دەکەن کە تونند و تیژ بۆ کە زۆر خوێن ڕێژ بووە پەیجەکان خۆیان باسی دەکەن سەبارەت بە فەیسەڵ قاسم دەشێت داوای لە سەقەی بکرێت دەشێت بەڕاستی حکوومەتی هەرێمیش حکوومەتی عراقیش مووقیفیان هەبێت لەبەرەوەی ئەو کەناڵە هەر بە دژی ئەمەنێ دژی عراقیش خراپە بەڵام خۆتان دەزانن یعنیوە معادلاتی نێودەوڵەتی و قەتەر و ئەوانە دەچێتە سیاسەتەوە مامۆستا عەبدوڕەحمان من بۆی تەسلیم بوون ببوورەگەرەوەی مامۆستا نەژات شتێکم لە بیرمە بەڵام ببوورە ئەوەی گراهەم و من یەک هەر بەوەی جەنابی بشت و خەڵکی تر من بە عەکسەوە پێم وایە ئێمە پشتیوانی ئەوروپا و ئەمریکامان لە دەست نەدا پشتیوانیمان هەیە بە دەلیلی ئەوەی کاتێک کەستاین هاتنە سەرخەت ئیچدی ئەوروپا هاتە سەرخەت هۆڵەندا دوێنێ بڕیاری دەرکرد فەڕەنسا ئەمریکا لینزیگرام یعنی بەڕاستی هاتوونە سەرخەت و ئەوەش زۆر ڕاستە کە ئەمریکا وعدی بە ئێمە نەداوە دەوڵەتمان بۆ دروستکە بەڵام لەسەر ئەرزی واقع زۆر جار کە تۆ لەگەڵش براوە دەبی براوە مکافات دەکا ئێمە هەمیشە جاران دەیانگوت وڵا ئێوە بۆی لە حربی عالمی دووەمە نەکراون بە دەوڵەت لەبەرەوەی تا لە دوای لەحزە لەگەڵ ئیمپراتۆری عوسمانیا بوون شێخ مەحموود و کورد بۆیە عەرەبەکان شەریفی مەککە و چیە لەگەڵ ئینگلیزا بوون بۆیە کردیان بە دەوڵەت ئێخۆم جارە ئێمە لەگەڵ ئەمریکا بووین 15000 شەهید 40000 بریندار خوێنیان بۆ یەکەوە ڕشتووە خۆی دەبێ هەر لایانی کەمی ئەخلاقی ئەوان نێنن بەڵام من پێم وایە دەبێت سیاسەتمەدارانی ئەمریکا بتەنەت بە حیزبی دیموکراتیشەوە جیاکەینەوە لە ترەمپ و لە تۆم باراک بەڕاستی تۆم باراک و ترەمپ دوو شازن سیاسی نین بازرگانی چڵێسن و تۆم باراکیش چاوی ترامپە لێرە بەڕاستی بۆیە من پێم وایە بە خۆم بۆ جەنەزەری متەوازی خۆم ئێمە دۆستی ئەمریکامان لە دەست نەداوە ئەوە ترامپە غەریبە کاکە ترامپ ێستا ناو ئەمریکەکانیشە غەریبە ئەم انتخاباتی داهاتوو ئینشەڵڵا ئەم نسفەی مەجلیسی نواب کۆنگرێس ئەگەر دیموکراتەکان زۆر نەبێنن ئیمپیچی یەکەن هینی یەکەن لێپرسینەوەی لەگەڵاکەن کە بۆی هەیە ئینشەڵڵا لە کار لای بەرن چکە درۆزنیش دەرچووە تا ئێستا یەک شتی ڕاست دەرنەچووە نە لەوای کە دەڵێ شەڕەکانم وتی بە یەک هەفتە شەڕی ئۆکرانیاوانە کۆتای بێنم درۆی کرد سەتا هەر درۆی کردووە ئەڵێ سیعری نازانم پەتاتە و تەماتە و هێلکە هەچی خەڵکە کاکە گەر خزمتانە لێ پرسن ئەڵێ موسیعرەکان گران بوون کەوانە بۆ ناوخۆ زۆر مهمە بۆ دەنگدان لەبەرەوە دیاردەی ترامپ و دیاردەی باراک بە تایبەتی ئەم باراکە دەجالەیە کە معلوماتەکان نەقڵ دەکات کە دەڵاڵی تورکیایە کاکەم پیاوە ئەم پیاوە دەڵاڵی تورکیایە بەڕاستی بۆیە من لەوە ئەوەی سوێدایە وتم حەقی وایە کورد و شیعە و کورد و عەلەوی و دروست حملە بکەن بۆ لابردنی باراک یەک تەسریحی یا بەرامبەر بە ئیسرائیل یەکسەر لێ کرد بە هەڵا تەراجوعی کرد بەڵام لەبەرەوەی ئیسرائیل دەوڵەتە قووەتە لەبەرەوە ئەوە جیاکەینەوە نەک پشتیوانمان بەعەکسە سومعەتێکی زۆر جوان کورتەیەتی لەناو ئەمریکادا بەس بەداخەوە ئەم قسەیەکەم ئەمەم بە خودی ئیدارەی زاتی ژووتووە بە کاربەدەستانی بەڵایان لەو هەموو وێنە جوانەی کە ڕۆژاوا هەیەی و کورت هەیەی لە ئەمریکا عیلاقاتی ڕۆژاوا بەڕاستی لەو ئاستایانی ئیلهام ئەحمەد کەسێکی زۆر بە ئیرادە زۆر ژنێکی مهم بەڵام بۆ شوێنە نابێ بەڕاستی دەبووە هەر خارج بێ لەم کاتەیە تۆ سەری کە ئەم کابرا شەیبانیە ساڵێکە هاتووە شەرق و غەربەکە وتیان جاکاکەوان دەوڵەتن وتم وانە کاکە خۆ هەرێمە و بەغا دەوڵەتە بەڵامەوە تا زۆر عیلاقەتەکان بەغا پەنا دەبا بۆ هەرێم بۆی لەگەڵ ئەمریکا پەیوەندیان بوو بەستن دەبێت لۆبی بکەیت دەبێت پارە بدەیت دەبێت وەزیر و پەرلەمانتاری متەقاعدن سیاسەتمەداری کۆنن بیان هەنی بیا خەتە ستافەکەتەوە نەک سینەماخانێکدا بنەی کە بەڕاستی هەر خۆیان وتیان تیان بەخوا 20 ساڵە لێوەدا من ناوە فێر نەبووە کە ڕێزم بۆ کەسایەتی ئەو هەیە بەڵام تەجروبەیەک گەورەترە تۆ بکەی بە قوربانی کەسێک یعنی بەڕاستی پشتیوانیمان هەیە بەس ترامپ و باراک لا جیاکەینەوە لەوە ئەمانە نەمێنن فەرقی هەیە سەبارەت مامۆستا عەبدوڕەحمان تەسلیم بوونەکە لەو ڕوانگەیەوە کە باسم کردی وا دەرەمە گەر جوابەکە بە قەنەعەت بوو بێ سەبارەت بە یاسای هێز بەڵێ ئەکید هێزی یاسا نیە یاسای هێزە بۆ داخڵیش ڕاستە و بۆ نێودەوڵەتیش ڕاستە
خۆت شت بی سەریکەکە ئیسرائیل چونکە لە شتە خۆت چەند ئەمری قەبزی بۆ دەرچۆ لە محکەمەی جینایەتی نێودەوڵەتیەوە حسابیشی وە ناکەن. ئێمە خۆمان شت بین ئەوەیە، بەڵام ئەگەر پەنابەری پێمان نابێت دەستور دەمان پارێزێ و قانونی دەوڵەتی دەمان پارێزێ بەخوا ئەوانە کاتێک دەبن کە خۆت هەبووی، کە خۆت نەبووی ئەوانە هیچ ناتپارێزن. ئێستا خۆ دەستوری عراق باشترین دەستورە، ئەتوان ئەگەر عراق نەبێ بە دەوڵەتی دەستوری هەر بۆ دەستورە بچووکت کەنەوە جێش دێنەوە سنوورەکان بە قانون دەتوان هەموو جێشەکە بێنەوە. ئێستا حرس حدودی لێ بەحساب سەر بە بەغدان، بەڵام کاتە دەتوان بڵێن ئێمە جێشی خۆمان دێنەوە، مەتارەکانە لێ بگرنەوە، هەموو شوێنەکان ئەو دایرە شکلیانەی کە ئێستا هەن بە ناوی دایرەی فدرالی هەمویان بۆ خۆیان خەڵکی خۆیان بە قوتکەنەوە. سەبارەت بە باشە ببران بەسەر بۆکو احترامن بۆ وەڵامدانەوەکە چیمەن خان بۆ مەرسومەکە تقریبا باسم کرد ئەو مەلحوزە ینی وشەیەکە نازانین چۆنە بەڕاستی بەس بەڵێ ینی هینیا بە کەیفی خۆیان دەتوان ئەو مەکتەبانە دیاری بکەن دەبووە هەر کوردێک یا کوردیش بێ بۆ هەیە بێ بە کوردی بخوێنێ مادام تۆ دەرسەکەشت کردەوە بە اختیاری لەبەرەوە مەلحوزە بۆی چەند مەکتەبێک هەڵبژێرن و جاکێشە ئەوەی هەرام ساڵیش دێڵن ئەم مەکتەبانی دراسی کە دراسی کوردیانە لە ئیدارەی زاتی بمێنن دەڵێ ئێستا منهەج دادەنین بۆ ساڵی داهاتوو تا ساڵی داهاتوو مەکتەبانەی کە بە کوردی دەخوێن قەینا بەس لە ساڵی داهاتوو منهەجە لە هەمووی پیادە دەکەین ئەوەی دوو دەرسەکە لە هەفتەیەکدا هەر دانەوێت چەند مەکتەبێک و واشی لێەکەن کە خەڵک حەزی لێی نەبێ بۆ نەورۆزیش هەروە باشێ ناوەکەی هاتۆ نەورۆز بنە کاک حاکم سەروەریان طبعا وتمە دەمە باسی مەرسومەکە نەکراوە هەر ئەوەی کە جەنابەت وتت من هەر لەگەڵەوەین کە دەبێت لە ناو خۆدا بەڕاستی حەقا ئەم دەسەڵاتدارانی کوردستانەکە تۆزە غیرەت و ناموس و نازانم پیا هەندێک قسەی تریش نەکە هەبێت دەبێ ئەمە بێ بە خۆداچوونەوە پێیان سەریکە لە لەحزەیەکە کاربەدەستانی خۆرئاوە هەموو شتێکیان نەبوو لە لەحزەیەکە هیچیان نەما ئێستاش تۆ کاکە پارە بێتێرت خواردووە دەسەڵات بێتێرت هەر عیبە لەم کاتەدا باسی سەرۆک کۆمارێکی بێ پێچکە دەکەن قاچشکاو دەکەن لە بەغدا سەریکە شیعە لەسەر سەرۆک کۆمار ڕێک دەکەوێت سونە لەسەر سەرۆکی پەرلەمان ڕێک دەکەوێت ئەمان هەر باوەڕ بە من میدیاکان تەلەفۆن بۆکەن لە ڕووی دەستورە چاڵم وڵڵی پێم عیبە باسی سەرۆک کۆمارکەم پێم عیبە لەم کاتەیە باسی بڵێن وڵا سەرۆک کۆمار بە مادەی ئەوەندە هەر شەرمە بۆیان جا گرنگە ئەمە بە خۆداچوونەوە بۆ ئەوانیش بۆ ئەوەی ئەم ناوخۆیە بەهێزکەینەوە ڕۆژاوا خوا نەخواسە لە ناوچێ دووەم خەتۆ ئێرەیە ئوستاز حاکم تۆفیق گیان ئەمریکا خواستی هەیە خۆی ئەکید ئەمریکانیە ترامپ من لە ئێستاش دەڵم ترامپ نەمێنێ ئەمریکا دێتەوە سەر ئەوەی خۆی ئەم ترامپە بازرگانە چاوچنۆکە و ئەم تۆمباراکی دەجالی دەڵاڵەیەتی بەڕاستی وا دەکەن بۆیە ئەمریکا موئەسەساتە هیوادارم لەم انتخابەتی داهاتوە مەجلیسی نواب ئەوان بن بە زۆرینە دیموکراتەکان چونکە ئەڵێن لێپرسینەوەی لەگەڵ دەکەین بەڵام بە هەر حاڵ ترامپ یان ئینشەڵا دەمرێ یان لا دەچێ یان ئەم 4 ساڵە آخر 4 ساڵەتی من پێم وایە ئەمە مۆدێلی ترامپیزمە نەک مۆدێلی ئەمریکا بیەوە دیکتاتۆرەکان سەرخاتەوە بەڵام ئێستا ترامپ وابیر دەکاتەوە تۆ سەریکا کاکە پشگیری پۆتینیش دەکات ئەو پۆتینێکە دیکتاتۆرترین کەسە خوێن ڕێژترین کەسە لە جیهانە ئەمە عەقڵیەتی ترامپکە کە خەریکە مؤسسات نایاڵێ لە ئەمریکایە ئێستا کاکە هەڕەشەی بۆ سەر ئازادیەکان کە ئازادی لە ئەمریکا یەکێکە لە قیەمەکانی ئەمریکی بەڵام ئێستا ئەو گوێ ناداتێ بە کەیفی خۆی جەژ دەنێرە بۆ شوێنەکان بەناو ئەمریکایە بۆ ویلایەتەکان لەبەرەوە ترامپ جیایە پێم وایە ئەمریکا جیایە سەبارەت بە مەرسومی سیانزە جیاوازیە لەگەڵ ڕێکوتنامەکە وڵای ڕێکوتنامەکە جارە دراسەم نەکردووە چونکە هەن نوسەخی جیاجیا دێنە پێشەوە خوێندنەوەی جیاجیایە دوێنێ شتێک بۆ ئەمڕۆ شتێکە کەی ئەوە دەرچووە کاتە ئینشەڵا براوردێکی یەکەین ئەندامانی هەسەدە دەبنە لیوا بەڵام ڕاستە وەکو لیوا دەمێننەوە بەڵام دەڵێ ئامرەکانیان سەر بە وەزارەتی دیفاع دەبن یعنی نەک ئەمانەی ئامر لە هین وەرناگرن هەسەدە نامێنێ وەکو هێزێک یعنی هەر یەکەیان بۆ نمونە ئێستا ئەوەی کۆبانێ سەر بە فرقەی حەڵەب دەبێ ئەمانەش سەر بە فرقەی حەسەکە دەبن بەڵام فرقەکە سەر بە وەزارەتی دیفاع دەبێت نەک ئەمر لە هەسەدەوە گەن چونکە هەسەدە نامێنێ ئەوەش لەوانەیە لە قۆناغی 2 ساڵی 3 ساڵی یەکەما کاتێکە هەندێ فەرماندەی خۆیان دەمێنن بەڵام دوای وردە ئەوانیش دەبن بە مۆزەف و مەسلەکی جەنابە دەزانی بە حکمی وەزیفە و ڕاتب و شت کاریگەریان دەبێت لە سەریان نەقڵکردن بۆ شوێنان طبعا پرۆژەی ڕزگارکردنی عێراق ئەکید زۆر گرنگە من ئەڵێم حەقی وایە هەمومان هەر لەسەر جا دەبین تەئیدی الانستگرام بکەین حتا بۆمان دەکرێت بەڕاستی سارد نەبینەوە تا ئەم وێنەی کە ئێستا هێناومانە لە ناخۆ لە درەوە خەڵک بەردەوام بێ زۆر گرنگە
كاك تحسين جناب دوتت طبعا ما في تاريخ ونووسین طبعا ما في فرتي ولا ما في تاريخ ونووسین بەڵام بەڕاستی ئوستاز گیان ئەگەر تۆ ئەم تەجروبەی ناخۆی هەرێمی کوردستانیش ئێستا باسینا من بۆ خۆم وام کە زۆر جار دیفاع لە هەرێم دەکەی خەڵکێک هەیە ئەوەندە ڕقی لەم حکومڕانانێ وای لێ تۆ حکمی کوردیشی ڕق لێ ئەوە جارێکی لە کۆڕی ترا باسم کردو بەڕاستی یعنی ئێمە پێم وانییە هیچ کوردێک نەبێت لەگەڵ مافی تاریخ ونووسین و دەوڵەتدا نەبێت تا دەوڵەتمان نەبێت کەرامەتمان نییە لە لەحزەیەکە هیچ نین لە لەحزە فەرموو لە ڕۆژاوا هەموو شتێک بووین بەڵام لە لەحزەیەکە لەبەر وەزعانە ئاوامان لێ هات بۆیە تاقە حەلێک هەر مافی تاریخ ونووسینە ئەگەر ئەوە نەبێت دەبێت ئێمەم ئەگەر نەتوانین دەوڵەت دروستکەین و ئەم جارێ ئەم لەعنەتی دابەشبوونی چوار دەوڵەتی دوژمنە بەسەرمانە فەرزکرابێ دەبێتتر کار بکەین بۆ دروستکردنی دەوڵەتی ناجح دەوڵەتی مؤسساتی نەک دەوڵەتی سوڵتەوی چکە لە وەکو باسیشم کرد لە سەرەتا ئەگەر دەوڵەتی سوڵتەوی دروست بێ هەمومان زەرمەندین بە قەومە سەردەستەکانیشەوە خۆ یەک قەومی سەردەست لێمە باشتر نییە وەزعی نە فارس نە تورک نە عەرەب نایە بەڵام بەڕاستی دەبێت ئیتر ئەمە بێ بە دەرس کە ئەگەر نەتوانین سەربەخۆ بین دەبێت کارکەین بۆ دروستکردنی دەوڵەتی مؤسساتی دەوڵەتی قانون دەوڵەتی دەستور ئوستاز عومەر ڕێکەوتنەکە درەنگ نییە ئەسا ئینچۆنە کاکە تورکیا نەیدەهێشت جەنابەت خەڵەوت وتە تورکیا زۆریش برادراوتیان تورکیا نەیدەهێشت آخر جار پێش ئەوەی ئەم ڕێکەوتنەی پاریس بکرێ لەسەر هەموو شتێ ڕێکەوت بن ئەم بابەتە وتی هین هاتە ژوورێ ئەو شەیبانەیە کە ڕێکەر پیاوی تورکیایە و هەر ئەو زیاتر دەستە خراپەکەیانە وتی لێیتە وتی ئیمزای مەکە وتی هینی کردە دەرەوە مرحەبا بقەسرە وەزیری دیفاعی کردە دەرەوە لەبەرەوە تورکیا لە یەکەم یان تۆ من لە حەزە بکە لە 10 مارسەوە ئەوان بەس تەرکیزیان لەسەر ئیندیماجەکە بوو مەسەلەکەی تریانی ئەعلان نەدەکرد یەک شتی تریان نەدەکرد خۆ هەر ئیندیماج نەبوو ئەی مەسەلەی اعترافکردن بە حقوقی کورد بوو کۆمەڵە شت بوو هیچیان نەکرا داهەنگوو ئیندیماجیش داهەنگوو بە فەردی ئەگەر تۆزێکیش فاتنا پێشەوە تورکیا دەیگوون نا لە ڕێی شەیبانیەوە تۆ سەیریکەن لە لەحزێ بەڵێ نا سەیریک هەر لە یەکەم ڕۆژەوە کاکە لە یەکەم ڕۆژەوە ئێمە دەمانگوت لیوا کوتلاوان دەیانگوو فەردی بەڵام ئەگەر جارجاریش نەرمیان بنوان دەبێت تورکیا تەدەخولی دەکرد جا تۆ سەیریکە باسی یەک شتی تری نەکرد لەوانە ئەم مافەی کە لە مەرسومەکەی ئەعلانی کردو بۆ لە ئەوڵۆنەی کرد چونکە ئەمەی لە کاتێکا کرد کە ویستی شەڕ لەگەڵ کورد کە لە برادران وتی وەزم کە عومەر بوو کە بەیاننامە 11,000 دەرکرد دوای شەڕی پێفرۆشتین وایە لەوەش خراپتر کە قانی حکمی ذاتی 74 دەرکرد خێرا شەڕی کرد من ئەمە لە نووسینێک لە فەیسبوک نووسیم ئەڵێم باروزڕۆفی دەرچوونی ئەم مەرسومە ئەوەش گومان دەخاتە سەری کە بەیانێکە بۆ شەڕ بۆی بە جیهان بڵێ من دژی کورد نیم ئەوە تا مافیان دەدەمێ بەس من دژی هەسەدەم کە نایاڵێ من سەروەری خۆم سەپێنم بەسەر دەوڵەتە واتە لە ئەوڵەوە ئامادە نەبوو ئەوە بکە ئەگەر نیەتی باش بێ بۆ لە ئەوڵەوەی نەدەکرد بەس ئەمەی کاتێک کرد بۆی عالەم نێتە سەردەنگ لە تۆ کورد دەکوژی آخر والله هەر احترام کاک فەیسەڵ ئوستاجیان ئەگەر یەک شتێکشم لەبیر چوو بێ بمبورن هەموو پرسیارەکان بۆی من خۆز ملتزم بکاتەوە بەس وەکو احترامەوەی بۆ منە بەئەکید دەستور و ئەوانە دەستور قانون نێودەوڵەتی هەمووی ئەگەر قووەتن نەبێ بەخوا حبری عەلا وەرەق مش تەئیدیەوەکە جوانترین دەستور بێنە ئەتوانن تەحریفی بکەن یان دەبێت دەوڵەتێکی مؤسساتی دروستکەی ئەوەی کاکە ڕەش بۆ جەناب تۆ و کەسی کەش نەماوە بزانم بشم بورنەگەیەکێ لە بیرم چوو بێ ماندوو نەبن دەزانم کە زۆری پێش و زۆریش ماندووبوون بە کورتی ئەو شتانەی کە فەرمووتان و ئاراستێ من کرا هەوڵەدەم بە کورتی ڕوونکردنەوەی بدەم من نازانم لە سەرەتای قسەکان بۆ نەموتە خۆپێشاندان هیچ کاریگەریەکی نییە من وتم دەستور و یاسای ناوخۆیی هەرێمی کوردستانی نەپاراستەوە ئەوەی کە پاراستوویەتی بڕیارنامەی ئەنجومەن یاسایش بووە گەینە تا ئێستش من ئەڵێم ئەوەی کە کۆمەڵگای نێودەوڵەتی هاتووە سەرخەت بەشی هەرە زۆری ئەم پشتگیریە بوو کە لەسەر ئاستی شەقامان کرا ئەگەر شتێکی واشم وت پێ یا پەیامێکی وام گەیاند بێ ئەوە من هەڵە بووم و داوای لێبوور نەکەم ئەگەینە خۆپیشاندان بۆ خاوەنددارێتی لەم شۆڕشە من وازانم کاریگەری خۆی زۆر هەیە بەرامبەر بە ئەلجەزیرە چی بکرێت سەندیکا ڕۆژنامەوانانی نێودەوڵەتی هەیە نمونەی واش هەیە کە لەسەر کەناڵی ئێران ئینتەرنەشناڵ کە تەلەڤیزیۆنێکی نێودەوڵەتیە لە لەندەنەوە پەخشەکرا دژ بە ئێرانی یا با بڵێن ئۆپۆزیسیۆنی ئێرانی بوو لە بەرنامەیەکیە پشتی لایەنێکی چەکداری کرد کە لەناو ئێرانە چالاکیە کرد
لەوێ سکاڵیان لەسەر تۆمار کرد هەم لە دادگای لەندەن و هەم لەو سندیکایش و ناچاریانکردن بە ڕوونکردنەوە هەرچەندە کۆتاییە سەلماندیان کە ئەمان لایەنگری نەکردووە بەڵام لێپرسینەوە ئەکرێ لەسەر ئەم بنەمایە ئەکرێ لێپرسینەوە لە جەزیرە و لە ئەو ڕۆژنامەوانانەش بکرێت. ناوەکانم لەبیر چووە کە نەمنووسیوە کە کامێک لە بەڕێزان ئەمەیان فەرموو بەس ڕێکەوتنەکە من باوەڕم وایە لە سەرەتایەوە کە ئەوانن نایەنەوەی ڕێکەوتن بکەن و هەر جارە بە ناوێکەوە خەریکی خاپاندنن. ئەم ڕێکەوتنەی ئێستاش ئەگەر جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە من وازانم بەشێکی هەرە زۆری داواکانی کوردی تایە تەسلیمبوونی تیان نییە و کورد دەتوانێت بەم قەوارە و بەم پرەنسیپانەی ئێستایەوە بمێنێتەوە. ئەوەی کە پرسیاری وەتان فەرموو کە ئاخۆ هەرێمی کوردستان دەتوانێت لە بەردەم ICJ دادگای دادی نێودەوڵەتی سکاڵا تۆمار بکاتیانە نەخێر فقط دەوڵەت دەتوانێت بەڵام کورد لە عێراقا پێگەی هەیە سەرۆکۆمار کووردا وەزیری دەرەوە کووردا ئەگەر بیانەوێ نوێنەرایەتی کورد بکەن بەڵام من باوەڕمەوەیە دەستگای سەرۆکایەتی کۆمار نوێنەرایەتی کورد ناکات. زمانی کوردی زمانی ڕسمیە لە عێراقا تا ئێستا یەکشت ببینن غیری مامجەلال نەبێ کەسیشیان بە کوردی قسە ناکات. بۆ ئەبێ من وەکو سەرۆکۆماری دەوڵەتێک کە دوو زمانی فەرمی هەیە تەنیا بە عەرەبی قسە بکەم بۆ دوو جملە بۆ دووڕستە کوردی قسە ناکەم بۆ لەنەتەوە یەکگرتوەکان بۆ ئەو فەرمانانە کە دەرێکم بە کوردی نابێت و تەنانەت ئەم گلەیە ئاراستەی نوێنەرانی کوردیش لە بەغا ئەکرێ. بۆچی ئێوە با هەمووتان فول عەرەبی بزانن بەڵام بۆچی یاساوێ بە عەرەبی دەربکرێ بۆ بە کوردی دەرنەکرێ؟ بۆچی ناچاریان ناکەن کە وەرگێڕتان بۆ دابنن؟ ئێوە گەر فول عەرەبیش بزانن بەس مافی خۆتە ئەبێ وەرگێڕت بۆ دابنێن هەموو شتەکان بۆ با کوردی بێ. ئێمەین کە مافەکانی خۆمان بەڕاستی پێداگری ناکەین یا سوورنین لەسەری. ئەوەی ICJ نمونەیەکە هێنایەوەی باشووری ئەفریقا لەسەر ئیسرائیل سکاڵای یعنی نمونەکەت بۆ هێنایەوە نەبووە. من مەبەستم ئەوەیە کە دەوڵەتێک کە لە ژینۆسایدی کووردا ڕاستەوخۆ زەرەری بەرنەکەوتووە هەزار ببورن وەکو مبالغە دێ بەڵام دەیان دەوڵەت هەیە کە ئامادەن لە پێناو هەر بەرژەوەندیەکی مادیە کارێکی یاسایی بۆ تۆ بکەن. ئێمە ئەم هەموو لۆبیاکەین با پارەیەکیش لەوا سەر بکەین. من وازانم ئەکرێ بە بەرژەوەندی دروستکردن بۆ دەوڵەتێکی بچووک کە لەوانەیە ناوی هەر نەمان بیست بێ یەک سکاڵا تۆمار بکەم کەیسا جوڵەندرێتوە بە دڵنیاییەوە ئەوان بەخۆیان نادێنەوە ناوەی کە لە پەرلەمانی فەرەنسا خەریکە بڕیار لەسەرەوە درێکە ئاخۆ کورد لە ئەنفال لە ژینۆساید کراوە یان نە هەرێم ئاگدار نیە لە ڕێگای میدیاکانەوە ئاگدار کرایەوە ئەمە چ جۆرە لۆبیگەریەکە. مەرسەدی سووری بۆ مافی مرۆڤ ڕامی عەبدوڕەحمان یەکێ لەو مرۆڤە شەریفانەیە کە زۆر هەرچەندە تۆ بتەوێ ئەم ڕەوتە ناسیۆنالیزمە عەرەبیە کە بەرامبەر بە تۆ هەیە تۆ بتەوێت دژەکردەوە تەبێ مرۆڤی وا بینی نەرمە بیتەوە کە من وازانم ئەی شێخ ئەکرەم مەحشوش زۆریان هەیەوە ئەکرێ سوود لە ئەزمموی ئەو ناوەندە وەربگیرەویش بەشێکی زۆری دۆکیۆمنت کردووە بەڵام ئەبێ ئەمە ناوەندێک بێ کە خاوەنداریەتی لە کەیسەکەی تۆ بکات. ئەمریکا نەک ئەمریکا تەجروبە و ئەزمموی ڕۆژاوە بۆ خۆی بە مەترسی بزانێ هەموو ئەو هێزانەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستن ئەزمموی ڕۆژاوە بە مەترسی بۆ سەرخۆیان نەزانن چون هێزێکی ئاڤانگاردە هێزێکی پێشکەوت و خوازە ڕەوتێکی پێشکەوت و خوازە باوەڕی بە هیچ جۆرە لە کۆیلایەتیەک و ژێردەستەییەک نییە و جۆرێک لە دموکراسی ڕادیکاڵ پێڕەوەکە. بێگومان ئەمەلای ئەم کۆنپارێزیەوە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە بەشێکی زۆر لە دنیا هەیە قبول ناکرێت. بۆچی ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرام شتێکیان باس کرد کە فەرموویان ئەچن ڕێکەوتنەکەن دوێنەوە دوایی زەختیان لەسەرە. من وا خوێندنەوەی بۆ قسەکانەکەم نازانم ڕاستە گەیشت بێتم ئەم زەختە لەلایەن دەرەوەی ڕۆژاوا وا دیارە لە قەندیلەوە بێت بەس من وا نایبینم ڕۆژاوا پابند بوو بەوەی کە ڕێکەوتنەکە جێبەجێ بکە هەمووی وەکو خۆی بەڵام ئەوەی کە نەی ئەکرد و نەی ئەهێشت تورکیا بوو. مادەی 140 لە کاتی خۆیان ئەکرا بە یاسای نێودەوڵەتی جێبەجێ بکرێت. ساڵی 2017 بۆ مامۆسان باس کرد بڕیارێکی ئەنجومەنی یاساییش دەرەچێڵە داوا ئەکەم لە عێراق و لە بەغا و لە هەولێر ڕێک بە هەولێر ناویە هێنێ کێشەکانی خۆیان لەسەر سنوورە ناوخۆیە جێناکۆکەکان چارەسەر بکەن. یەکەم جارە لە ئەزمموی ئەنجومەنی یاساییش باسی سنووری ناوخۆیی جێناکۆکەکە بەڵام من نەخوێندنەوەی سیاسیەکانی ئێمەیە بۆ واقع حقوقیە کە توانێت پشتگیری بۆ ئێمە دروستکە. بەڕای من ئەو ڕەفراندۆمە بە جێگەی ئەوەی لەسەر سەربەخۆیی کوردستان کرا بۆ یەکلاکردنەوەی کێشەی سنووری ناوخۆیی جێناکۆک بکرایە دۆخی ئێمە جیاوازترە بوو.
لەوانەیە کۆمەڵێ شتیش هەبێت کە من ئاگدار نەبوو بێتم و یان نەزانم دەستم بۆ زانیاریان لەگا بۆیان ڕوانینەم هەیە. ئێمە بە چاوی باشوورەوە لە ڕۆژاوە نەڕوانین. من ئەزمموی 2 ساڵوانەوتنەوەم هەیە لەگەڵ زانکۆکانی ڕۆژاوە و لەگەڵ ئەو خوێندکارانەی کە لەوەیە پێگەیون. ئەو ئەزمونەی کە بۆ پاشەکشە لە بیر و فکری کوردبوون و کوردایەتی لە باشوورا هەیە لەوێ بەو شێوەیە نیە و بە شێوازێکی ترەوە بە هیچ شێوەیە ئەو مرۆڤەی کە لەوێ لە ماوەی ئەم 15 ساڵەیە پەروەردەکراوە ئامادە نیە تەنازل بۆ هیچ مافێکی خۆی بکات. بۆیە بەو شێوەیە من ئەتوانم بگەڕێمەوە بۆ پارچە شعرەی جگەر خوێن کە ئەڵێ ئەم ببنیەک گەرک و ئەم نەبنیەک ئەمێ هەڕنیەک بەیەک. ئەوان بەو قەناعەتە گەیشتون و ئێمەش کە هاتینە سەرشەقام لە شوێنەکانی تری دەرەوە ڕۆژاوە وازانم ئەو ورەی ئەوانی سەدقات کردەوە کە بە هیچ شێوەیە کۆڵ نادەن. چۆن خۆم کتویانە کە خوب بەم ڕێکەوتنە خۆمان لە ژینۆسای دەپارێزین. بەڕاستی پلانەکە ئەوە بوو کە تەوق بدرێن و هیچ جۆرە پشتیوانیەکی نێودەوڵەتیش نەبێ، بەڵام ئەم ڕێکەوتنە بەشێکی پوچەڵ کردەوە خاوەنداریەتی کورد لە دۆزەکەی خۆر لەسەر ئاستی دنیا ئەو بەشێکی تری پوچەڵ کردەوە. ئەو شتەشی کە بەدەستیان هێناوە بە هیچ شێوەیەک من وازانم بەدیدی خۆمەوە کەم نییە، بەڵکو زۆرە، هەرچەند وەکو بەڕێز مەزلوم عەبدی کوتی لە ئاستی تموح و چاوەڕوانەکانی ئێمەیانە، بەڵام هەموو ئەو شتانەی کە داوامان کردووە داواکاریەکانی ئێمەیە وەکو پرەنسیب وەکو مەبادئ وەکو دەستکەوتەکانی خۆمان پارێزین و لە دەستی نادەین. و منیش هاوڕای ئێوە سووریا دەوڵەت نییە، سووریا گروپێکی تروریستیە و لەگەڵەوەشا کۆمەڵە دەوڵەتی تریشن کە دەوڵەت نین، ئەمانە کۆمەڵی کۆمپانیان وەکو قەتەر کە بە هیچ شێوەیەک دەوڵەت نییە بۆ پارێزگاری، بەڵامی تر بۆ پارێزگاری لە بەرژەوەندی کۆمەڵێک چاوچنۆک و چڵێسی سەرمایەدار، بەڵام لە کۆتایی یاوەیە کە پەیوەندی نێودەوڵەتەکان حسابی دەوڵەت و دەسەڵات بۆ ئەوانەکە و ئێمەش بەم هەموو جوانیەوە کە لە ڕۆژاوای بینین پشت گوێخرین، تەنیا خۆمانین کە توانی خاوەندارەتی لە خۆمانەوە بکەین. بۆیە ئەوانی شەڵێن ئێمە پشت ئەستورین بە گەلی خۆمان و بە شۆڕژگەڕەکانی گەلی خۆمان، بۆیە دەستبەرداربوونی دنیا ئەوان سارد ناکاتەوە. هیوادارم لێم ببورن کە ئەگەر قسەی زۆرش بکەین. سپاسانەکەم.